چاقی و بخیر به بینرین روداوی لحر چار آلین کردستانی هر وها لجیهانی بگشتی. ام جارك دن لوفا قريان ببرنامج باشيف جقلاي هولير. هفي دارنگو خدايد لوفان جماع وجوجي رمضاني قبول بك. دوجي مدعاء ذكر جو على كردستاني لجيهاني بلند به لباب به. هفي دارنگو چي يكي غريبي هبه نزيكوي ببيني چ كسي جو داخوازكوي هي بجيب به. خدايد لوفان خداي گوره روجن رمضاني بار كري سي بار. بارا پیشیجی دلوفانية رحمية لي خوياي رحمة أمي بحثا كردستاني بكن نبه بدورة لحر شار برشي كردستاني دست بيكريه بدست بيكرنا رمضان يجي شوى رحم دست بيدك الجورج خدي باركري خداي جورة أمي نخص أسبوع دكم لرجلاتي كردستان نبه بدست بيكرن كاك بيا سلاو الرئيس كاك صفقاني بالرئيس لا إيران وروجهالاتي كردستان أمرو روجي ميجوا يعني بناو بانجا بناوي سيز دبدر يعني سيز دبدر زور بناو بانجا لإيران هندك يعني بروجونا وهندك يعني بروجونا ولي أكيد إن شاء الله لسبينه همو بروجونا يعني ببورا كبروجونا بون لبر مناسبة وبوني سيزده بدرة يعني لبر جوازي نيوان شيعة وسنية والله لبر هردو أبي بيرون لبر هردو لبر هردو لبر هردو نجي جباس تشتكي تريشي كاك بيان بيجي برنامج كده سبب كاوتي لا لروشالات من برسيارم لكرتم بو كروجوتش كاندو تشيت خواردو إما همو من هريكي وشتك من دخوارد يعني شتك من حاضر كده بو إيوارا وتي لا إما أوي كزيات الأخرى نانو بانيرا يعني نانو بانير وسبزي تاو نانو بانير وصوزا صوزي إيوارا دا بكار دهين يعني قرص ناخوي وقتي بانجي يعني بانجي مغرب لأدن نابي أو عند قرص بخوي كم عدد عزيز به أما ده السوق يعني بالشورباي بخوي نخي خود السوق بخوي تا إن شاء الله يواجه معدك أما تاكي تاكي بيامي عزيزي سليرش لباشوري كردستان خلق بخورما وبقاو بنيسي كروجو دشتيني تاوكو نويج دكا دواي نويج يترنان دخوا بس لروش حالات تاكي يعني جمع كان أخوان مثلا بو بانجي مغربي عنده هر بنان وبانير وسبزي وشاي أو خوان تكن لدواي نويجي تراويح مثلا لدواي نويجي عشاء وتراويح دينو مثلا ناني صفخان من ما بس بزام لرجعات سون يعني دابون ريتك سون أربع خرمية هم خرمية إيرو أزوي بفدور فترين إيرو أزوي ام دوين افطار انك دويجن بربانج نه بله بربانج براستر لروج افا بربانج يعني دستي سبي بربانجا سبي لي بربانج اس باوردكم نافكي برخش بو فطاري هجر كردي مبكار بين بربانج جمرغو سوزي مغو سوزي چي شو بقدونس دركت ام لروج افا شلتي بقدونس باشا اي هتا چنك او بانيرو سوزي اخون دواي وانا ناخون لا دواي نيجي تراويح يعني هندك يعني نيجي عشاء وتراويح كذا جاد ينو ناني شام يعني نان بس إيرو كاك بيام تراويح قش كريه كايرو بيش تراويحي بزان صفخان أمرو روجي يكمي رمضان بو ولا هولير بون بلي تون بريتان والله من نانو بانيرو الصوزي وشاي والله بري نانو بانير أمشون ولي ما شاء الله كاك صفخان أمشون جامعة شيت خارولي ما شاء الله هسلك خاردن الزور أري أمشون جامعة هذا بشفرين أمشون جامعة ما شاء الله دستي الخياط لك كده بص بقى الخياط باسيكا كان شو دستي بيكر شي خار باش دستي بيكر من ما بس ما بزانم يعني لمزقوتي ديال الخياط هستان بتيكر تيتان بيني زاني جارنا مرود خونيات دبينه فيلم بختام زاروق فيلم سندبات هب بلام كرتونه كابو ناوي سندبات بيقولوا السجاده كسوار ده تشو جامي جديد بلو قش قبابون قشلو بوي بدويا هاني بوي خش بونا بوان نقشين هاني نقشين عباسي ام تشون مروف شخوت بمال بنبدي واري خوي بخلكي خوي يعني مكمال بات لو دريبون قلكي مروف حسبون بيشوازيا ماجي كرن بحسا ديروكا ايج مركرن شغل ويدر ديروكا اي قوتن ج 10 صالات ريش كري حياني قوهاتي افا كرن ج 1907 نعم نوصل نوادو حفظ يعني 2007 صفخان
باسی دیرۆشی مزگەوتەکە دەکەین پێم وایە بەسەنگ هەردووک دەنگتان خۆشە کاتی نوێژ نەبوو بانگ بدەن پەیامی عزیزی ئەجا دەڵێن پەیامی عزیزی بانگی دا وڵام ئەمە بۆ دومین جار بوو لە مێژگەوتی جەلیل خەیات بانگمدا پێش یعنی کۆرۆنای ئەمن بانگی جمعەمدا بانگی نوێژی جمعە یا هێنی و ئەو ڕۆژ بانگی عەسر بوو. بله بله ما فيديوك آماده كريش خوا فيديو كرته تد بحثا ميجويا ويش كان ما بهفدور تماشا ما فينا ريبي يا من الجامعة جليل خياط الرحمة خديلة به قد كذا دلي هولير ده خمسترين جامعة لباجارة هوليرة از باورتكم كاك بيام مبنى جارا بيشي تبي ده بيرانية تلفر هل إيتا؟ كاسف أنا من تقريبا بيش كوروناي تقريبا بنظام 4 سال يا 5 سال لما بر بانجي روجي جمعة يعني روجي هيني للا بانج مداوا أول ما يفخر شانازي بها مقالي بكردستان بتايبات هولير و براستی مزگفتێکی زۆر مەزنە زۆر خۆشە. تەگۆبەری 4 ساڵە بانگ دایی ئانا نێزیکی بانگا عەسرە. بانگ بودی ڕۆژی؟ بڕۆین بڕۆین بانگ. الله أكبر الله أكبر. أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على كاكا بيام نويساندنه جو 3000 نويشكار دكارن لوي مزقفتا هاني المشكن خلافي اجاره بشي جنا روجا ايني او لوي در المشكن او جي ما شاء الله كاكا صفقان 15000 متر مساحتها مساحتها وقبة كبيرة كي قبة جورة كي تشيلو 8 متر برزايتها 20 متر قطرية لسر او قبة جورة مزنة لسر 4 قبة يعني نيو قبة دراس كراوة او 4 رجال لسر 12 ربعي قبة دراس كراوة ولمجموع 63 قبة هي لسر 8 مباركة حضرتي رسول الله صلى الله عليه وسلم دصالة 1009 ونوت وحفظاده حياني 2000 وحفظ مولده بيغمبر عليه الصلاة والسلام ده افتتاح زور باشا مبارك إن شاء الله آمين يا رب همو لايك بو هرش بارتي كل أري والله شوي بالكيجي بو خلقي هوليري بريز أري والله بالكيجي جو حمو نقشة ويجي لسر طرازي عباسينه بدستي خلقي هولير هاتي نقشان در زور جوان دستي تبدأ صاغبة مش هر خوش بو شوي نقول لك خوش بو لروجافام دبيجن بزرافاي كرماجي بديتونو قوتنا بو كفدو دبر قال لك خوش بدستي وانصاغ بي واكريه شخونها امنابين ميفاني خديه دبر هاني دار جليل خياط
کوڕێوی کەسێک ئەف مزگەفتە هاانی دروست کردی ئاوا کریت بخێرێ هاتیە دەستی وەساغ بێ زۆر بەخێر زۆر بەخێراتی قوربان ڕەمەزانی شت لێ پیرۆز بێ جناب تو خانواده محترم پیروز بێ بسملەتی کورد و وڵاتانی مسلمانان ئینشاءالله بەخێر و بەبەرەکەت و بەسعەد و سەلامەتی ئەمیرۆ لێ دەرێ بوون دەستی وەساغ بێ سپاسی بۆ سینگا فرەهژی تەخسیر نەکردن لێ دەرێ ما تشتكي قال لك يبقى دوديت رحمة خديل رحمتي بابي تبي المردية جيبي جنات إن شاء الله هنا جهون سربرشتي الويدر يدكن يعني شواي بله هم بخوما سربرشتي دك وقت مال بات تاني بله وهمو إدارة وشكارة كان وسيانة كردني إشكارة كان لوين داري خلشي خصمت دكان هەمووی ئەمە سەرپەرشتیان دەکەم کە پلانتان دانا مزگەوتێکی وا دروست بکەن ئێستا تەمان بووەتە هێمایەکی دیاری هەولێر و کوردستان یعنی لە زۆرێک لە میدیا جیهانیەکان کە باس لە هەولێر دەکرێت وێنەی مزگەوتی دێڵخەیات دادەندرێ لە پاڵ وێنەی خەڵا پلانتان بۆ ئەوە دانا بوو کە ئاوا ببێتە ڕەمزێکی هەولێر و کوردستان واللهی بەخۆی ڕەحمەتی باوکم لەگەڵ مردی ئێوە تەبیعی ئەمە لە تەمەنێکی زوو جۆمان لێ دەبوو کە نیەتی دروستکردنی مزگەوتێکی هەیە بەڕاستی ئیتر لە دووسێ عەرزی دانابوو کەەوە لە داهاتوو ئەوی شا بکە بەس دیار بوو یعنی شوێنەکان ینی زۆر بەدڵی نەبوو هەر بە تەوا بوو زۆر شوێن لە ساڵەکانی هەفتای تڕێک کەوت کە ئەو شوێنە کە ئەمە بیکڕین و ئیتر لەو کاتیوە نیەتیدا قراریدا کەوێ بکاتە مزگەفت نیەتە شەبوو ساڵانی پێش وەفاتی بە 20 ساڵ لێگوت من ینی تقریبا 10 ساڵ پێش وەفاتی وتی من دەست وێنەکانی کردبووی مزگەوت دەستی پێ دەکەم ئەوجا سەفەری تۆزی عیلاجەکەم بۆ دەرە ئیتر تاخیر بوو عیلاجەکە زۆڕیتر و ئیتر چوو هاتەوە دەستی پێکرد لە مانجی شواتی ساڵی 1997 ئیتر تقریبا 8 ساڵ خەریک بوو دوایش ئەمە ساڵە ئەخیرەکەی تەواومان کرد پاش وەفاتکردنیەوە ینی زۆر لە مێژە ئەو نیەتی هەبوو کە شتێکی دروست بکە و جێی شانازی بوو بۆ هەولێر و بۆ خزمەتیش بکە ئیتر بەڕاستی یعنی زۆریش خەریک بوو یان هەر مجەڕەد ئیشەک نەبوو کە بیکا و قزیەکی بلێن خێر و سەدەقە و شتیوە ئیتر ناشتێک بی دیاربی لە شاری هەولێر دەیوت ئەمن ئیشاڵڵە شتەکەم کردیە بۆ 500 ساڵ لە هەولێر دەمینێ باشە کاک دارە کە باوکتان خواڵی خۆش بێ بێگومان ئێوە هاوکات سەرۆکی لیژنەی سەرۆکی ژووری بازرگانی پیشە سازەکانی هەرێمی کوردستانیشن ئەم ماگەش ڕەمەزانە و بازار جم و جۆڵێکی زۆر زۆری تێدایە زۆر خەڵک زۆر شت دەکڕێت پێشەوەی پرسیارەکەی ترت لێ بکەم ئەمە بزانم نرخی بازار چۆنە ئێستا لە هەرێمی کوردستان واللهی دەزانی ئەوە یعنی ئەوە هەرچەند بەڕاستی بلەیت لە هەولێر بوو لە هەرێمی کوردستان بوو عێراقش بەگشتی حاولەوە دەکەن تۆزێ بازاڕەکان ڕایگرن بە شێوەیەکی کەوە بەرزبوونەوەی ئەو تۆی تێدا نەبیتن بە شێوەیەکی ئوسولی ئیش بکرێ ئێمە دەزانین کە لە هەموو جیانەکان ینی تۆزێ نرخەکان بۆ بەرزبوون سووە نرخی نفت و نفری شکار و ئەو شەڕی لە ئەوروپا هەیە و ئیتر ئەو چێشانە ئێوە هەموو کەس ئاشکرای لەلای کاو بوویتە سەبەبەک نرخەکان بەڕاستی لە دنیا بەرز بیتەوە هیوادارین کەوە ئەو کێشە و شەڕانە بە زووترین کاتەوە بی وەشتەکانیش بگەڕێتەوە سەر ئاستی پێشی خۆی بەڕاستی ینی خەڵکی مەش دەبی ئاماگامان لێبی لە نرخەکان بە شێوەکی ینی ئەمە لە ژوورەکانی بازرگانی بەردەوام لەگەڵ برادرانی بازرگانی مەبەست ئەوەیە کە محافظە لەسەر بابەتی بازار بکرێ لە شێوان و لە هەر کێشەشی کەوا تەسیر لە خەڵک بکە بە شێوەیەکی گشت ببوورە پلانێکی تایبەتان هەیە بۆ ڕەمەزان کە ڕێگری لەوە بکەن ئێوە وەکو بازرگان وەکو ژووری بازرگانی ڕێگری لە هەڵاوسان و لە بەرزبوونی ینی ئەمە دەزانی عادەتەن ئەو شتانە کاک برا ینی دەولەت پێڵدەستێ و دەزانن قایم قاماتە محافظەیە بە ڕقابەی لە ئینتیزاری کە
بەندە بە وەزارەتی بازرگانی ئەوانە ویشەی دەکەن و ئاگایکی باشیان لە بازارە ئەمە ینی ئەو دەسەڵاتەمان نییە متابعی بازارکەن مەعەدە بەڵام وەکو خۆتان وەکو بەڵێ ئەمە بە برادرانی خۆمان تەوجیان دەدەینێ زۆر گرنگەکەوە محافظە لەسەر وەزعیەتی بازار بکەن چونکو هەر یاریەک هەر زیاد بوونەك ئەزیەتی خەڵک دەدا و بازار دەشێوێنی دەبیتە هۆی دروستکردنی تۆزێ بەشاکیل بۆ کاکدارە تەوجیهەکان چین ئەوی کە لە بینی خۆشەکان ئەوەیە یعنی نرخەکان چەندی پێمان دەکرێت ئەوی شتەکانی کاڵەکان مەوجودە لەسەر نرخەکەی خۆی بمینی هەتا شتی نوێ دێ بەو تەریقەی ئیدارە بکرێت ئەمە هێستا شتێک لە هیچ گران نەبووە یان حرکەتەکی ئەو تۆی بەسەر نەهاتووە ئیتر خەڵکەکە یانی سوود لەم دەرفەتانە وەردەگری بۆ ئامانجی کاکدارەگەیان گەورە بازرگانن زۆرن ماشەڵڵا لە هەولێر هەزار ماشەڵڵا دەمێ بزانم ینی لە هەولێر چەند میلیۆنەر هەیە چەند میلیاردر هەیە ناتانم باغەلی خەڵک حساب ئەمە هیوامان وای هەموو ملەت تیمە ئینشاڵڵا بە ئیمکان دەبن یعنی خەڵکی وڵاتی ماوەکی زۆر مەشاکیل و کێشیان کم دەرامەتی و کنژیان و ئەزیە حەقی خۆیانە تەمەتع بکەن ئینشاڵڵا هەموویان ئەوجا ملیۆنیان دەبی زیاتریشیان دەبی پیرۆسیان بیا کەسەری شێ بکە ئەمە خەڵکی ما حەز دەکەین با سەرکەوتوو بین ئەمە ژەوەی وڵاتانی دیکە ئیش و کارەکانمان ئەوە بی چەند مەجالمان هەبی ئیمکانیەتمان هەبی وڵاتمان جوانتر دەبی خەڵک بە ئیمکانیەت بی ئیشی باشتر دەکا ئەمەش حەز دەکەین لەو ڕوانگەیەوە پێیان پرسیاری کرد ئەمەش حەز دەکەین خەڵکی لە زۆرترین ملیۆنێر و ملیاردێر بی بەگشتی هەڵسەنگاندنی ئێوە وەکو ژووری بازرگانی بۆ دۆخی ئابووری کوردستان چۆنە؟ یعنی بەڕاستی ئەمە ئابووری کوردستان ئابوورێکی زۆر بەهێزەوە بۆ توانایە لەو دە 15 ساڵی ئەخیرەی دیتمان جوولانەوەکی زۆر باشی لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان کرا ئەوەش خۆی بەخۆی بەڕاستی پێویست بوو وەشتێکی باشە ئەمە دەبینین ئەوڕۆ شارەکانی مە بوویتە ئەستی یعنی هەندێک ئیمکانیات هێشتا زیاتری دەوێت بەس لەسەر بگەیشتیتە ئاستەکە لە هەموو دنیا شارەکانی مەسەرەن بەنسبەت هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە ناسراوە هاتوچوو هەیە خەڵک تەمەنا دەکا بێ ئەمەش بە یەک بە خۆمان کە ژووری بازێ وامان کردووە کە خەڵک کۆنتاکەچی بەڕاستی بەڕێ بازرگانە بێنە وڵاتیمە زیارەت بکەن ئیتلاع لە شەر ئیش و کارەکان بکەن وە بزانن چ پێویستەیە ئیشی لەسەر بکەن بەڕاستی دەرفەتێکی باش درایە بۆ هەموو خەڵک ینی بێ ئیش و کار بکە ئەمە هیچ وایزی لەگەڵ خەڵکی بیانی بێ خەڵکی خۆمان بی ناکەین مهم ئەوەیە بێن ئیشەچی بکەن خزمەتی وڵاتەکەی بن نەتیجە بۆ وڵات و شارەکەی دەبیتن بازرگانین هەریما کوردستانی تەنێش بۆ هەریما کوردستانی بازرگانی یەتکن کەل و پەلایانژی دەردەخن بۆ عراقێژی بۆ ڕۆژاوای کوردستانی نامە جەنابتان دەزانین یعنی ئەمڕۆ ئەمە دەرکەکانی ئەوی تیجارەتمان هەیە لەگەڵ تورکیایە تاکە دەرگەر بڵین لە سنووری هەرێمی کوردستانە کە دەرکەی بڵێن ئیبراهیم خەلیلە ساخۆیە زۆری ئەمەش تیجارەتیشی بە قوتمانەیە لەگەڵ تورکیا و هەروە ئیرانیش چەند دەرگامان لای سلێمانی هەولێر 6-7 دەرگا زیاترمان هەیە و لەگەڵ وڵاتانی دیکەشێتەوە بەس ئەمە بەڕێزەوە بازرگانەکانی مە بەڕاستی ئیشەکی باش دەکەن ئەمڕۆ دەتانن زۆر یعنی لە زوروفانەیە ڕوویدا خزمەتی عێراق بکەن بازرگانی بکەن و ئیشەکە لە هەموو ئیشەکان بتانن کاریگەریان هەبی و بتانن لەسەر ئاستێکی باش شێ بکەن ئێستاش زۆر کەس ئەمە دەبینین کە ئەو پێشکەوتنەی بڵێن لە شارەکانی هەرێمەیە خەڵکەکانی لە وڵات لە باشوور و بڵێن لە ناوەند داوای خەڵکی کوردستان دەکەن کە بێن ئیشیان لەگەڵ بکەن ئەو پرۆژانەی کە لە هەرێم کرایە بێن ئەوانیش لەوێ بیکەن بەڕاستی خەڵکەکی زۆری مە ئێستا بەنیەتە بچن لەوێ ئیش بکەن چکە ئەوان داوا دەکرێن بەڕاستی و جیهاتەکانی بڵێن حکوومەتەکانی محەلی لە شارەکانی عێراق زۆر تەرحیب دەکەن بە خەڵکی کوردستان کە بێن ئیش و کار من وەکو هونەرمەندێک یا ئەو بەڕێزانە هونەرمەندانی کورد بۆ ئەوەی کە هۆنەری ڕەسەنی کوردی بە هەموو جیهان ڕابگەێنن بەڕاستی ینی دایانەوێ سپانسەری بێکە ئەوانە یارمەتیان بیا ئەو بازرگانانە لە هەولێر یارمەتی هونەرمەندانی کورد دەدەن کە هۆنەری ڕەسەنی کوردی بە هەموو جیهان ڕابگەێنن
والله ئەوە بەڕاستی مەطلبەکی زۆر جوان و ڕێک و پێکەوە پێویستیشەیە چکەوە دەزانن لە هەموو وڵاتوان ئەو بەرهەمانە بڵین فەنیانە ئەو چ لە کاری سینەمابی چ لە کاری هەموو بابەتی فەنبی مۆسیقابی ئەوە شەریکاتە لە هەموو شەریکاتی بازرگانی وشانە دەکەن لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ئەمەش پێمان خۆشە ئیشاڵ لە داهاتوو خەڵکی مەش تۆزێ یعنی گڕیان دەگری لەو بابەتە دۆزە شەریکاتی بۆ ئینتاجکردنی فیلمی سینەمایی بۆ مۆزیک و بۆ شتی فەنی بەگشتی بەڕاستی هونەرمەندان سەفیری هونەرین سەفیری کوردن لە هەموو هونەری دنیا یعنی ئەمە حەز دەکەین حتا لەسەر ئەو ئاستەی نییە یعنی بۆیە ئەمە لە برادران ئەو یعنی بەڕاستی بڵین بەرهەمێنانی هونەری شتێکی زۆر گرنگە زۆریش بەسوودە و زۆریش بە یعنیەوە جۆتان دەبی بەردەوام کەوا ئەو شەریکاتانە هەموو شەریکاتی ئیملاقن بە ملیارەت ئیشە دەکەن و قازانجیشیان هەیە بۆیە ئەمە لێرەوە هیوادارین کە بڵێن قسەکانی جەنابەت بێتە دێ برادرانی مەش بازرگانەکان خەڵکی ڕاستمال وەبەرهێن بکەن لەو بابەتە و وابزانم سوودەکی باشی دەبی لە داهاتوو. باشە ئەی بازرگانەکان لە مانگە ڕەمەزاندا چۆن هاوکاری هەژاران دەکەن؟ وڵای ئەوەی تر خەڵکی مسلمان ینی عادەتەن دەڵێن ئەوە دەبی ڕوانجی ڕەمەزانە زەکات بدەن ئیتر کەسە بای خۆی ئەوە یعنی بە شێوەیەکی خزمەتی خەڵک بکەن ئەوە زۆر زەڕیە چونکو ئەوە دینەکەشمان هەردەلێ و ئینسانیەتیش داوای ئەو شتە دەکا یعنی بە قورئان خوددا بەخۆی دەلێ لە مالی زەنجینان بەشی فەقیران هەیە دەبێ ئەوانش بدرێ ئەوەش واجبە لەسەر خەڵکی بە سامان و سەروەت یارمەتی خەڵکی کەم دەرامەت بدە. باشە بەو پێی تۆ سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی دۆخی وەبەرهێنان و ئیستثماری بیانی و ئەجنەبی ئێستا لە کوردستان و لە هەولێر بە تایبەتتر چۆنە چونکە قسە هەیە دەڵێ ئێستا وەکو پێشتر نییە بەهۆی ئەو دۆخەی کە دروست وڵی برا زۆری ئەمە وەبەرهێنەکەمان بەڕاستی ئەمە ئەو ڕاستی ئەو معلوماتە هەیە بەس لەو دەمەی لەو کاتەی لە لای من نییە زۆری استیسبارەتەکانی وەبەرهێنەکان لۆکاڵە خەڵکی خۆمان ئەمە کردیتیان هەیە بیانی هەنا مەسەر نسبەتەکی بە تەقدیری من لە 15 زیاتر نییە. ئەمە کەم نەبووتەوە ئێستا یعنی کەبوونەوەکەی بەآخر بەرامبەری زیادی لە وەبەرهێنانی لۆکەلی احتمالە زۆر زیاد بە و بینەی ئەو ساڵ دو ساڵی ڕابردوو شتە ئیسبارێکی زۆر هەیە دەبێ ئەوە کەرتی گرنگ زۆر کەرتەکەی گرنگە کەرتی بینا و ئینشاءاتە ئەو زۆری بردووە بەس ئەمە شەرچەند حکوومەتی ئێمە ئێستا داوا دەکات لە کەرتی پیشەسازی بکرێ کەرتی کشتتوکالی بکرێەوە کەرتی گەشت و گزاریش بکرێ ئەو سێ کەرتە زۆر گرنگن لە داهاتوودا بۆ لە بۆ هەرێمی کوردستان چونکو بەڕاستی بوون و کشتتوکالێکی بەخوت بوون و پیشەسازیەکی کە قزمەتی ئەو بابەتە و بابەتی دیکەش بکە و هەروەش وڵاتی وڵاتێکی گەشت و گزاریە بەڕاستی ئەمە زۆر ئاسانە ئێستا دەبینی یعنی ئەمە دەتانین من هەر دەمەکەوتومە بە چەند ملیۆن نەک گەشت و گزاری بیانی بینین بەڵکو خۆمالی بینین لە عێراقەوە یعنی لە حدودی 6-7 ملیۆن ئەگەر ئەو ڕقەمانە ئەمە بتانین ئیشی لەسەر بکەین بەڕاستی ئەوە شتێکی زۆر باشە چونکو سامان و سەروەتی خەڵکی کوردستان کاکدارە ئێستا ئێمە لە سەری قەڵای هەولێری میژوو ئەوانە کە لە تاریخن ئەڵێن 6,000 ساڵ هندیکان ئەڵێن 8,000 ساڵ لێرە ژیان کراوە ئایا بازرگانان ئەو بازرگانانەکە لە هەولێر بۆ قەڵای هەولێر یعنی پرۆژێکیان هەیە مەسەلەن وەکو ئەوەی هۆتێلیکی بەناوبانگی بین و دووەلی جیهانی دروستکەن کە ئەوانەی کە ینی مسافرن ئەوانەی کە توریستن بین ئێرە شەوێک لە مەسەڵەن یەک هەفتە لە هەورێن حتى مەسەڵەن یەک شەو لەو هۆتێلە مەسەڵەن وڵا بەخۆی ئەوە زۆر زەروریە تەبیعی ئێمە حسب من معلوماتم هەیە بڵین پارێزگای هەولێر لەگەڵ یۆنسکۆ پێکاتینە بۆ سیانەت و ئیشکردن یاریەدیان لە لاحیەی فەنی و تەکنۆلۆژی و ئیشکارەکانیش بەس دەبی ئەوە زۆر گرنگە میزانیەش بودجەش هەبی لە بۆ ئەو ئیشانە ئەمە نازانم بەڕاستی ئێستا بودجە چۆن نییە بۆ قەڵای هەولێر بەس وابزان بەردەوامی ئیشی تێدایە بەس دەتانی پێم وابی بەهۆی ڕەوشی نەهەمواری ئابووری حکوومەت تایبەتتر کارەکانی زۆر تۆزێ ممکنە وەکو بازرگانەکان دەبی
یعنی هەر بەخۆشیان ئەوان لەو بابەتە لەو ڕێێنە تۆزێک خەڵکەکەبی لە ناو خانیەکاندا بنیشی لە بەرەوەی ژیان هەبی لە ناو قەڵاکە من زۆر قەڵای دەرە وڵاتانی ئەوروپا و دیە خەڵکی لێ دەژین و هەروە دوکانی تیجارەت و کەسابەتیشی لێیە هەروە ڕێستورانت و کافێ ئەو شتانەی لێیە بۆ بەڕاستی دەبی ئەمە دەمەکە ئەو قسانە زۆر کرایە لە کۆبوونەوەکان ئەو شتانە وەبزانم پارێزگاش بە نیەتە بکە بەس تۆزە دیارە تاخیر بووە بابەت دەستی زۆر زۆر باشە گەلێکی سپاس بووتە زوارەمانگی ڕەمەزانت لێ پیرۆز بێ زۆر بەخێر بێ بۆ قەڵام ڕەمەزانیشتان پیرۆز بی هیوادارین سەرکەوتوو بن ئینشاءالله زۆر خۆشحاڵم بە دیتنی جنابتان فەرموون گەورەمان کانت کاک پێیام تەژمەرش حەزر کرد تشتێکی مەڕبێژ والله ما گۆرانیک هەیە فولکلورە ما بەناوی مزگەوتی ئازاندا المەڕبێژی بەسەر چاو یا خودی بهدار فەرموون محمد هون يا رسول
دەستخۆش 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 دەنگل دنیای بێ. دەستخۆش دەستخۆش ئیرۆ کاتێک ئەز و کاک پەیام دچوون کۆلانی هەولێر دەمەشیان مەتوتیەک دیتوتی بەڕێڤە مەتوتیک دیتێ ئەس باوەڕ دکەم زبلکی ئەی بانۆ بۆی فڕیا بوو ئێستاتی بۆ برینی دەکولێنیەوە بۆ خۆی ئەرێ بەخوا دوێنێ ئێمە بیستمان بانو هات بۆ ڕوودا و واقعاً زۆر ناڕەحەت بوو چیە وتی بەخوا تێرەکەم بۆ تێرەکەم بزر بووە لە باڵکون دەرچووە وتە دەرگاکە باز بوو لە بالکۆنەکە دام نابوو ئەمن ینی ئەوە بانو دەڵێ هەر کەسی ئەوە بیدۆزێتەوە بۆم بێنێتە خەڵاتێکی باشی پێدەم ئەرۆڵا تەیرەکەم زۆر تایبەت و لە لای من هەر ئەو دانەیە منیە حوتم هەیە من زۆر وەڵا زۆر تەیر بەخێو دەکەم دێ باش ئەوەندە مثل ئەگەر حەفتت هەیە ئەوە مثل ئەوە چ ئەوەندە زۆر ئەزیزە ئەرۆڵا ئیتر وتم هەر کەسێک بۆم بێنێتەوە خەڵاتێکی تایبەتی پێ بەخشم وەڵام من داواکاریم لە خەڵکی نیشتان کولان پیرۆز بۆ یگیای و خلاص بەرە خێراتە بیان خێرا ڕەمەزانی پیرۆز بوو خلاص والله برا من داواکاریمەوەیە هەر کەسێ لە خەڵکی بە شەرەفی کوردستان هەر کەسی ئەوەی خۆشمان بانووە ئەوە بیدۆزێن و خەڵاتێکی باش لە بانوو وەربگرن اینجا کاک پێم ئەم ئێمە ئەوەمان بیر نەچێت کە ئەمڕۆ ڕۆژی لە دایکبوونی کاک سەفقان پێمان بڵێ بەو مناسبەیە بەو بۆنەیە چیت بۆمان ئامادە کردووە ئەو شەو والله هێویدار میشە ئەڵڵا ساڵە خێری بسەرم و سەروە تەفدا و سەر گیانی بگشتی تۆشتەمە درێژ بیت وەزێ مەقامێکی حیجاز بێژمە فەرموو بەلای زیریت بێ چێ دەبێ من دباغی گول عزاران دی عجب رسمك غريب تشتكي غريب ديت خاري طبعا قل دستن وقل برستان خاري بس باه بلبلان توتيان صد قل دي جعب لصد قل ديدكن من دباغي قل عزاران يقول وقل نار يعني تو ملاي زيري بما تبيجي ملاي زيري أزبي بيش يلا سي إجازة سي آخ من دباغي قول عزارة ويان لو من دباغي قول فروش دي عجب اسمك غريب من دباغي يقول فروشان دي عجب رايا اسمك غريب خاري طبعا يا قلت دستي قل برستان خاربة خاري طبعا قلت دستان قل برستان خاربة
دليك دي عشقك بيت عاشقان يا جار بس دليك دي عشقك بيت عاشقان يا جار بس زۆر چێش بەخش بوو دەنگتان زۆر تایبەتە ماشەڵڵا و شتێکی زۆر تایبەتە دڵنیام بینەرانیش چێژێکی زۆر زۆریان وەرگرتووە ئەمە بە ڕۆژی لە دایکبوونی کاک سەفخان بوو. ئەنجا دکتۆر ئادەم دێمە لای تۆ ئەم شەو پرسیارێک تایبەتەکەت چی بووە و دڵنیام کۆمنتی زۆر زۆرت بۆ هاتووە خەڵک ڕاو بۆ شوونی خۆیان وتووە و دەیانویست کە بزانن شەوی یەکەم خەڵکیش زۆر زۆر سەری پرۆگرامەکەی کردو بە هەمان شێوە کۆمنتی زۆریان نووسی بوو بۆ پرسیارەکانی بەڕێستان ئەنجە بزانن ئەم شەو چیت بۆ ئامادە کردوین لەگەڵ میوانەکە بە دڵنیاییەوە بانو چونکە ئەو پرسەی کە هەڵمان بژاردووە کومژاری ئەم شەوی پاشی قسەی لەسەر بکەین دیسان بابەتێکی گرنگە وەکەوەی شەوی ڕابردوو. پرسیارە سەرەکیەکەی ئێمە ئەوەیە کە ئایا تەنیا موسڵمان بەو مانایی کە پەیڕەوانی ئاینی محەممەدی کوڕی عەبدوڵڵا سەلامی خوای لەسەر بێت دەچنە بەهەشت یان پەیڕەوانی ئاینەکانی تریش بە هەمان شێوە دەچنە بەهەشت. ئەم پرسە لەگەڵ بەڕێز دکتۆر ئاشتی شێخانی پسپۆڕی هیزری ئیسلامی هاوکات مامۆستای ئاینیش گەنگەشە دەکەین بەڵام دکتۆر ئاشتی بەبێ جامانە و مندیلەوە میوانمانە بەخێر بێ دکتۆر. چێ دەچێتە بەهەشت؟ بەنای خوای گەورە سوپاس بۆ جەنابتۆ بۆ مستاف و ڕوودا و خۆشەویستانە ئەمە ئەم جارە ڕوودا و بە نوێیی ئەبینە میتر قەڵا و ڕەمەزان و شەو و شەوگار جیاوازی باڵە بەڵێ خۆی بەردەوام شتی نوێی پێ دکتۆر تابعاً هەر خۆی منطقی سۆفیگەری ئاوایە تر شەو تێکەڵە کار لەگەر ئاواز و دەنگ و سەدا و سەنفۆنیا و کۆمەڵێک شەدی تر عیبادەت و پەرستشی خودداش ئاوایەتر تام و چێژێکی تایبەتی ئەبێ هەم ئەمەی کە ئەیبینێ هەم ئەوەی کە بە فعلی ئەیکات. سوپاس بۆ جەنابەت کەوا ئێمە دەچینە بەهەشت بەوەی کە دروستمان کردووە. تۆجارە ئێمە باجارە لە دنیای بەهەشتێک دروستکەین خوا کەریمە بۆ بەهەشتێک. دۆستێکم بوو وتی بەخوا هەمووتان بڕۆنە بەهەشت ئەمن ئەڕۆم بۆ جەحەنەم بەستەنیتان بۆ ترم. دڵنیام هەومان ئەچینە باش بەڵام نازام کاک دکتۆر دەیان نایێت منش مسلمانم تا یەکلا نەبوویتەوە با یەک لایکەینەوە. بەجددی چێ دەچێتە بەهەشت؟ دینی ئیسلام دینی کۆتایە با بڵێن بە قورئان کۆتایی بە پەیامە ئاسمانیەکان هێناوە
بەڵام بەو معنایە نییە کە ئەمەی بازی خەڵک تەفسیریەکە کە ئەنەو هەموو ئەدیانەکان با بڵێن هەموو شەرایعەکانی تری ئیلغا کردبێتەوە تەنها خۆی لە ساحە و لە مەیدانەکەیە بڕیار بەدەست بێ نەخێر دینی ئیسلام تەواوکاریە تەواوکاری ئەوانەیە کە لە پێشەوە هاتوون ئەمە هەم لە ڕوانگەی قورآنی پیرۆزەوە بەو شێوەیە دیاری کراوە و بەو پێی کە قورآنی پیرۆز خوای گەورە لە قورآنە فەرمێ بە پێغەمبەرە فەرمێ مكاو راي بقيني لنا خلقيك ام قران هذا ذكر من معي وذكر من قبلي واتا كوكروي همو ام ذكرانه همو بيامانه كخواي غور له بيشتران اردويتي بو همو پیغمبران بو همو کوملگا كان لبروا بياميكي بابلين بياميكي نوينيه همو اماني بيشو عزل كردبه و غماروي دابن و حكمكاني همو إلغاء كردبه تواوكريانا تواوكري همو أماني بيشوية أماني كبيوسة بعقيدة وبمبادئ كاني إسلام وإسلامتيوة وبعض قرانكاري للشرائع كان قوري وكاك دكتور جناب تزاني كلا نيواني دين ولا نيواني شريعة جاوزيكي زور قورها هي الدين يك دينه بابلين تواني بلي لآدم وسلامي خوالي لسربي بريتيا لديني إسلام ودتواني بلي لنوح وكو بيام وكو نيغا وكو بلغي آسماني هاتو بو سرزوي أما همو بيغوتري يك دين بيغوتري إسلام إما واد زانين بس إما مسلمانين يعني بس آينكي إما آيني إسلاما أم تيجيشنا باولاي خلق أم تيجيشنا باولاي خلق واتيغن كديني إسلام لحضرة محمد صلى الله عليه وسلم بلام وانية پیغمبر صلى الله عليه وسلم خوي لحديث قال فرمايشته كأفرمي اتر بینایەک دروست کراوە و هەموو خشتەکانی لە شوێنی خۆی دانراوە تەنها شوێنی یەک خژ نەبێتن ئەڵێ و ئەنە لە بینەتو ئەڵێ من تەواوکار ناڵێ ئەمانم هەموو ڕوخاند و لام برد ئەڵێ من تەواوکاری ئەم بینایەم واتە دوجار محەممەد صلی الله علیه وسلم خشتێکە تەواوی ئەم خشتانەی جوان کردووە و تەواوی کردو کە پێغەمبەرانی پێش ئەو هێناویانە هەموو ئەو ئاەتانی کە لە قورآنی پیرۆزە باسی دین ئەکەن دين بمفرد دهينن بأديان نايهنن أما وشيء أديان شمكي أديانا زور منطقين يعني بابلين زور دروز نية كخلق باسي أكا زياتر أما فرية بريتلا شرائع كان لشريعة كان شريعة موسى شريعة عيسى شريعة بابلين تقريبا شريعة عيسى تواوكري أمي موسى سلامي خوان لسربي وهروها باقي أو بيغمبراني تركا خوان بيامن باشا كمان دكتور عاشتي يعني إسلام تيا إسلام بريتيلا شهادة برياردان يعني بابلين اعتناق وحدانية الله أما بريتيلا إسلام وهذا هر كسي كخدا بريار دا خدا بتاكو تنها بناسه شهادة لسر وحدانية خدا لسر يكتافرسي خدا أما بيه قلتري إسلام دكتور أنا شو قرآن بيروز دبيجي دبي أحب الناس إلى الله يانجي أزبورتكم بلكي حديث دبيجي أنفعهم لعياله يعني كسكي حري جو خديجة حزدكي أو كسي جو منفعتي لخلقه هي إجاريكي كهرباء شيء كربو بيقول به يعني أولاوي تني مسيحي يهودي يعني بيقول بيجي معقول نتش جنتي يعني وقيسي في داوي لخلقه فام لبيدرين وبنفيروناك يا هاني دن دتوانين لشوار خالدا إسلام كرد بكينه هالبته خالي تري زورة بلام لشوار خال لشوار مبدأ سركة إسلام كرد بكينه ولا نواني همو مروفاتي ده لنواني تواوي مروفاتي عمي لآدم ولو دقيقة خوي جورا بعبلين لزماني خويا خلق إنساني تيا كردوا يكك لوانا بريت العقيدة أمام مشترك اللي بيني تواوي مروفاتي تواوي بيغمران كهاتون بانغشي أوان كردوا كا بانغشي خلقيان كردو بولاي وحدانيتي خدا بولاي يكتا برستي اما مشترك اللي بيني تواوي مروفاتي اوان يبلي موسى هنا بعيسى نوعي كتير قلت به ابراهيم نوعي كتير قلت يعقوب واسحاق وباقي بيغمبراني نوعي كتير قلت به اما بدا بي قلت اسلام كبانغش بو وحدانيتو يكتا برستي الله اكل لادم وهتاوكو اخر مروف كلا دغات روجي دواي اما مبدا كي سركيا كبا همو بيغمبران ام باغشان كردوا و يكتريان تواو كردو اما مبدئي كتير بريتيلا مبدئي قيم وسلوك قيم بها يكك لو خالها وبشانه مشتركاتاني بين انسان بتواوتي تواوي انسان كان
پێویستە لە ڕووی ئیسلامەوە ملتەزم بن پابند بن بە قیەم و بەهای ئینسانیەکان بە سلوکە جوانەکان بە پەیامە جوانەکان بە ئاکارە جوانەکان بە ڕەوشت و ئەخلاقە جوانەکان بە مامەڵە و تەسەڕوفاتە جوانەکان ئەمە مشتەرەکاتی بین تەواوی ئینسانەکانە جا بەهایەکان هەندێکیان سلوک و مامەڵن هەندێکیان ئەوە ئەم مەبدەئانن کە ئەبێت تەرخیز لە واقعدا با بڵێن بچەقێنرێ وەکو مەبدەئی بەوە نمونە عەدل دادپەروەری هەر تەنها لە حەزرەتی محەممەد و دەستی پێ نەکردووە تەواوی پێغەمبەران بانگەشەی ئەگەر دووەکەی تریش بە کورتی پێمان بڵێ کورتی پێڵێم تەواوی پێغەمبەران بانگەشەی دادگەریان کردووە ئەم قیەم و بەهایە هەموو کەسێک غەیری موسڵمانیش ملتەزیمە پێوەی غەیری موسڵمانیش ملتەزیمە پێوەی لەبەرەوە تەواوی ئەو مەبادیئانە لە قورئانی پیرۆزە بریتە لەوەی کە هەر کەسێک مسلمان باسی ئەومان کرد کە دادپەروەری وەکو قیەمێکی عەمەلی سلوک و قیەم و بەهاکان ئەمانەی کە ئاکار و مامەڵەن لە نێوانی ئینسانەکان عەقیدە بە هەمان شێوە وەحدانێتی ئەڵڵا ئەمانە هەموو مەبادیئانن کە پێویستە مشتەرەک بێت لە نێوانی هەموو مرۆڤایەتیە. ئێستا حالیەن کەسێکی کریستیان لە دایک و باوکێکی کریستیانەوە لە دایک بووە کەسێکی باشە پابەندە بە ئاینەکەی خۆی و ڕێوڕسمەکانی خۆی جێبەجێ دەکات و کەسێکی باشە بۆ دەوروبەر و بۆ کۆمەڵگەی خۆی ئایا ئەمە دەچێتە باشت؟ لە خوای گەورە لە قورئانە سێ شەرتی دیاری کردووە بۆ کەسێک کە پێوترێ موسڵمان یەکیان ئیمان بە خودایە کە پێوەستە بە عەقیدە و وەحدانیەت و یەکیان بریتە لە ئیمان بە ڕۆژی دوایی چونکە دوجار شتەکانی دنیامان لەوێ ئەدورینەوە گرنگە ئینسان باوەڕی بە ڕۆژی دوایی هەبێ ئەگەر باوەڕی بە ڕۆژی دوایی نەبێ ئیتر دوجار باوەڕی بە خۆشی نییە چونکە ئەم تەسەڕوفات و مامەڵەی کە لە دنیا کردوێتی بە ئازادانە و ممارەسەی گەورەترین بەهای خۆی کردو کە خوا پێبەخشیەوە کە بریتە لە ئازادی لە قیەمی ئازادی دوجار ئەنجامەکەی لە ڕۆژی دوایە ئەدورێتەوە نەک لە دنیاە ئیشکالێکی گەورە لێرە ئەوەیە کاتێک من ممارەسەی ئازادی خۆم لە واقعیەکەم هەندێک خەڵک هەر لە دنیادا حکوم بەسەردا ئەدا ئیتریان ئەم کوژەیان حکمی کوفر و ئیلحاد و کۆمەڵێک شتم بەسەردادا ئەم نەتیجە و دوورینەوەی لە ڕۆژی دوایە بۆیە گرنگە لە شەرتی دووەمە ئیمان بە ڕۆژی دوایی یەکەم ئیمان بەخوا دووەم بە ڕۆژی دوایی سێمیان عەمەلی چاکە ئەمەی کە مامۆسا باسی کرد عەمەلی ساڵح عەمەلی ساڵح مەودایەکی فراوانی هەیە وەکو ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر وایە هەر ئەوە نییە ئەمر بە مەعروف واتە عەمەلی ساڵح چاکەکاری لە خورمایەکەوە کە ئیکەیە خێربریتیە لە عەمەلی چاکە هەتاوەکو ئەو پڕی گردووە. باشە دکتۆر ڕاشی عەمەلی چاکەکان ببوورە کە باسیەکەیت تەنها بۆ ئیسلامە یاخود بۆ دینەکانی دیکەشە؟ بۆ تەواوی مرۆڤایەتی عەمەلی ساڵح. کەواتە جەهەنەم بەس بۆ موسڵمانانە بەس بۆ ئیسلامە؟ نەخێر جەهەنەم خەڵکێکی زۆر کەمە چێتە جەهەنەم زۆر خەڵک ناچێتە سەبارەت بە ئەو ئایە قورئانە أو آية قرآن بسم الله الرحمن الرحيم ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين نزلت شي سبب أما يعني مقابل دين إسلام كخواي قول دينا وقبولتي ورضيت لكم الإسلام دينا مقابلي أو إنكاري وحدانية الله دكا إنكاري شهادتي يكتابرسي الله أكا إتركواتا أبيتا شتێکتر غیری ئیسلام ڕێک خۆی ئیسلام و غیرە ئیسلام هەیە. ئێمە ئیسلامی محەممەدی نییە ئەگەر دروست بیوە و مستەڵەحە باسی بکەین؟ نەخێر ئەمە بریتە لە ئینکار یەبتەغی غیرە الئیسلامی دینەن بریتە لە ئینکارکردنی شەهادە و وحدانەتی الله. باشە لە مقابلە ئەبێتە دین. وەڵامی پرسیارەکەی من ئەوەی کە پرسیارم کرد کەسێکی کریستیان ئیمانی بەخوا هەیە ئیمانی بە ڕۆژی دوایی هەیە کاری چاکەش ئەمە پێوترێ موسڵمان. دەچێتە باشت؟ ئیتر دەچێتە بەهاش دەچێتە ئەو باشتیکە خوا خۆی ئەزانێت چییە من نازام ڕەنگە خوای گەورە یعنی ناچێتە جەهەنەم لەبەرەوەی باوەڕی بە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه بەپێی بەڵگەی قورئانی پیرۆست ئەم سێ شەرتەی تیابێ پێگوترێ موسڵمان پێشەوەی پرسیارەکە بکەین پێم ببڕی یەکسەر هەموو فکرەکەی تەواو بکە سەفغان کەسێک پێگوترێ موسڵمان کە ئەم شروطانەی تیابێت باوەڕ بەخوا بە ڕۆژی دوایی کاری چاکەوە یعنی ئیتر باوەڕ بەخواتە شەهادەت بە وحدانیەتی الله ئیقراری وحدانیەتی الله بکات. کەسێک بیوێ ببێتە ئیماندار ئەبێ باوەڕ بە محەممەد بێنێت لە نێوانی موسڵمان و ئیماندار دوو فەرقی یعنی جیاوازی زۆر هەیە. ئیماندار ئەوەیە کە ئیمان بە محەممەد ئەهێنێ ئەو پێگوترێ یا ئەیها الذین آمنوا آمنوا بالله ورسوله ئەمەی پێگوترێ موسڵمان طبعا بەپێی بەڵگەی قورئان ئەمەی پێگوترێ موسڵمان ئەوەیە کە ئەم شەرتانەی تایە
و ئیتر دوجار ئەگەر بێ ببێ بە ئیماندار ئەبێ ئیمانی بە محەممەد هەبێ و نابێ تەفریق لە نێوانی پێغەمبەران کە لا نفرق بين أحد من رسله نابێ تەفریق لە نێوانی لأخيري دكتور يعني وقت كاتي كم هرن جنتي إن شاء الله إن شاء الله قال شو جنتي أمي خريستيانا جيلي بينن مي أديانة جيلي بينن ئیتر خۆی وا دەفەرمێتنە فەرمێر کەسێ باوەڕی بە من هەبێ باوەڕی بە قیامەت هەبێ عملی چاکە بکە ئیتر ئەم ئاکار و قێم و بەهام نەکە مشتەرەکاتی بینی ئینسانەکانن ئیترەوە ئیتر خی گەورە ئەگەر زوڵمی لێ بکە ئەگەر نابێ بچێتە دۆزەخەوە بەڵام بە یەک ملاحەزە هەیە یەک ملاحەزە یعنی با بەهشت وا نەزانین بەهشت هەر بریتێ لە پانتاییەکی ئاوە ئیتر هەومان ئەبێ لە بەرچاوی یەکا بین ئەشێ بەهشت با بڵێن دەرەجاتی هەبێ ئەشێ من کاک دکتۆر لە شوێنێکی باشتر بێ لە شوێنەکەی من تۆ لە شوێنی باشتر بی لە شوێنەکەی ئەو یعنی ئیتر ئەو خی گەورە لە کوێی داهەنێ وەکو مامۆسایان علەمایان ئێمە ئەفەرمێ ئەڵێ بازێ خەڵک ئیتر ناچێتە دۆزەخەوە بەڵام ناچێتە بەهشتی شەوە ئیتر لە قەراغەکان ئەمینێتەوە لە کەناڵەکان لە شوێنێک ئەمینێتەوە ئیتر دوجار ئەمە دەرەجاتە کە ئەچێتە بەهشت کام بەهشتە ئیترەوە خی گەورە خۆی ئەزانێ پەیامی شۆزان پرسیاری هەیە بەس ئەوڕۆ لە بینی خۆمان هاوکارانمان لە ڕوودا و ینی با بڵێن مناقەشەی ئەوەمان دەکرد کە بۆ نمونە ئەدیسیۆن کە کارەبای دروست کردی ئێمە نازانین دەخۆ باوەڕی بەخوا هەبۆیان نا بەڵام خەڵکانێک هەن کە خزمەتی زۆر گەورەی مرۆڤایەتیان کردووە ئایا ینی ئەمانە لە قیامەتدا مەسیر و چارەنووسیان چییە؟ وەکو خۆدوتن نازانین ئێمە چێوە مەسیرەکەی بۆ لای خی گەورەیە چونکە ئەو ئاەتێک کە باستان کرد کە دەفەرمەوە من یبتغی غیر الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين نك في الدنيا ئێترەمە خدا خۆی لە قیامەت یعنی کەسێک کە ئەوەندە خزمەتی مرۆڤایەتی کردبی بۆ نمونە کارەبای دروست کردووە ینی خوا هەموو جوهدەکەی و هەوڵەکەی بە بەلاش دەبێت بەڵێ پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم جوهدەی ئەو نادیدە ئەجیرە ئیترەمە خی گەورە خۆی محاسبەیەکە ئێمە نازانی خی گەورە چۆن محاسبەیە کاتن لە قیامەتە چونکە پەیوەست نیە بە دنیا و محاسبەکردنەکەی فەرمێ فی الآخرة نەک فی الدنیا جاریش کارەبایەتەوە خەڵک ڕەحمەتی ئەو کارەبای دروست یەک ملاحەزەیەکی زۆر گرنگ هەیە ئەگەر بۆ بینە ڕوونی بکەمەوە کاتێک ئێمە حکم لەسەر بەرامبەر ئەدەین چۆن حکم لەسەر بەرامبەر ئەدەین ینی کەسێک لە بەرچاوی ئێمە نوێژی کرد ئەڵێ موسڵمانە ئەگەر نێکرد ئەڵێن کافرە ئەمە حکم ئەدرێ ئەمە حکم لەسەر مستەقبەلی ئینسانەکان ئەدرێ بێگومان نەخێر لای کەمی کاتێک تۆ دەتەوێت حکم لەسەر بەرامبەرەکەت بدەیت لای کەمی ئەبێ زیاتر لە 6 بۆ 7 ئۆپشنت هەبێ بۆی پێشنیاراتت هەبێت بۆی هەڵسەنگاندن و تەقیمت هەبێت بۆی یەکێک لەوانە تۆ ناتوانانی بە خەڵکێک بڵێ ئەچێتە دۆزەخەوە چونکە نازانی ئایا ئەمە دینی پێگەیشتووە یان پێی نەگەیشتووە کەسێک ببوورە کەسێک کە ناتوانانی حکمی لەسەر بدەیت چونکە نازانی خوادەناسییان ناناسێتن ئایا دینی پێگەیشتووە ئایا ئەمەی دینەکەی پێگەیاندووە بە باشی پێگەیاندووە خۆ دەکرێت موبەلیغەکە باشی پێ نەگەیاند بێ ئەولاتری بردبێتن لە بری ئەوەی ڕای بچێشێ واتە لە کۆی 5 بۆ 6 بۆ 7 ئۆپشن لە یەک ئۆپشنە ئەتوانی حکمی مطلق بەسەر بەرامبەر بدەیت کە ئەچێتە دۆزەخیان چێتە بەهشتەوە 6یان ناتوانانی تۆ حکمی بەسەر بدەیت چونکە دەشێت دینی پێ نەگەیشت بێ دەشێت ئەو هەر لە ئەمەزۆن بێ هەر ئەسڵن گوێی لە پێغەمبەرێک نەوە بێ گوێی لە ئیسلامێک نەوە بێ گوێی لە مەلایەک نەوە بێ گوێی لە مامۆسایەک نەوە بێ ئەشم ناتوانانی حکمی لەسەر بدەیت ئەشەی موبەلیغەکەی ئەشێت دینیشی ناسی بێت ئەشەی موبەلیغەکەی خراپ بەهشت بۆ مسلمان نییە مسلمان واتە تەواوی مرۆڤایەتی ئەمە ئەم شوڕوتانەی تایە مسلمان هەر من و تۆ بەو مانایی کە کەسێک کە با بڵێن داوای پێنەگەیشتوە بانگەوازی پێنەگەیشت و خوا عەزابی نادا چۆن ئاەتەکە نەفەرموو وما كنا معذبين حتى نبعث رسولا بعد ڕەسوولیش عەقلیش هەیە عەقلی جۆرێک بەشێکە لە حوجە لەسەر ئینسانەکان ئەمانەی کە ئەچنە دۆزەخەوە ئەڵێن چی وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير دوای پێغەمبەر عەقلیش دەورد ئەبینێ ڕۆڵی خۆی ئەبینێ بۆ دکتۆر ئێمە هەر لە منداڵی ینی بەگوێمان بووە کە لە ڕۆژی قیامەت حەزەتی ڕەسوولی ئەکرەم صلی الله علیه وسلم شافعی ڕۆژی مەحشەرە کە هەموو ئەنبیاءەکان يعني تكال الأخوة كان أخوة جوابي كذا ده بس وده جوابي حزتي فخري عالم ده حزتي الرسول يكرم روجي محشر بفي أبي يعني أو قفلة بيخنبرها يقولوا قفلة خد مدارك يعني أو جواب تان شيء أبو أو مشكلة منو كاك دكتور آدم عن بابتها شون كان لسه مسألة الشفاعة قصي زور هي كالليرنا ما نو هيز بوروجاني بالتأكيد شو كان بابتها زور حالا قريتن أو ناو نشانة كدياري كردو بو 20 دقيقة هم بريتيا لكون لتواوي القرآن يعني
ئەوەی گرنگە ئێمە بزانین ئیسلام لە قورئاندا ئەوەی من تێگەیشتم لە تۆ بریتی نییە لە ئیسلامی محەممەدی بەڵکو هەموو ئاینەکان دەگرتەوە خۆی گەورە بە محەممەد ئەڵێ بڵێ خی گەورە هیدایەتی منی داوە لەسەر میلەتی ئیبراهیم هەدانی إلى صراط مستقیم تەواوی پێغەمبەران هەر لە تەواوی پێغەمبەران لە نوحەوە بگرێت تا ئیبراهیم سليمان لله رب العالمین هەر هەمووانە ئیدعای ئیسلامەتی و لا تموتن إلا وأنتم مسلمون شتێکی تریش پێ بڵم عجیبتر لەوە فرعونیش ئیدعای مسلمانەتی کردووە لە ئاخر لەحزای ئەڵێەوە ئەنە من المسلمین فرعونیش نەک هەر پێغەمبەران تەنانەت فرعونیش ئیدعایەوەی کردووە کە دوجار کە دێ غەرق ببێ ئەدرەکە الغەرق و ئیتر دوجار دەڵێ ئیمانم بە ئەو خوای هێنا کە بەنی ئیسرائیل باوەڕیان پێێتی و دوجار و ئەنە من المسلمین و خوای گەورە لە قورئانە ئەمری بە پێغەمبەر کردووە یەکەمی مسلمانان بێ و ئەنە ئەول المسلمین و هەموو پێغەمبەران بەو خەڵکانە دەڵێ کە لەسەر بنەمای ئەوەی کە باوەڕی بە محەممەدی کوڕی عەبدوڵڵا نیە سەلامی خوای لەسەر بی خەڵک دەنێرێتە دۆزەخ و یان دەیان کوژێ و حکمی کوفریان بەسەر دەدا و ڕەنگە حکمی کوفر بەسەر ئێمەش بدەن لەبەرەوەی دیدمان تێگەیشتنی تو دیاوازە هەموو ڕەمەزانێک مشکلەیەکمان تووشەکەیتر وەڵا ئەمە ئیتر هەر کەسێک ئاوا حکومەدا یعنی تەواو وەکالەتی لە خوا وەرگرتووە و لە باتی خوا حکومەدا لە باتی خوا قسەکە تەنانەت ئەمە هەر دروست نییە و پێغەمبەریش نەیتوانیوە لە باتی خوا حکوم بداتن نەیتوانیوە لە باتی خوا بڕیار بدا خەڵک بنێرە بۆ بەهەشتیان بۆ تەنانەت هەموو شتێک لەسەر ئەساسی عەمەلە یەهودیەکان نەسرانیەکان ئەڵێن بە ئومنیاتی خۆیان ئەڵێن ئێمە ئەچینە بەهەشت و کەس ناچێن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ شتی خوای گەورە پێ ئەڵێ بڵێ شتیوان نییە ئێتر دوجار عمل ئەی خواتن دوجار تەسەڕوفاتی ئەو ئینسانە ئەی خوا بیر و باوڕی ئەو ئینسانە ئەی خوا ئیتر ئەمەی لە دنیا ظاهیران خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئاوا باسی کردووە و پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سونەتا ئاوا باسی کردووە حتا دقیق بین لە جیاوازی نێوان ئیمان و مسلمانەتی مؤمن و مسلم پێغەمبەر صلی الله علیه و سلم جیاوازی کردووە پێغەمبەر ئەفەرمێ المسلم من سلم المسلمون من لسانه ويده نافەرمێ المؤمن من سلم المؤمنون لە کاتێکا گەر سەرنج بین لە قورئانی پیرۆزە ئەو خیتابانەی کە باسی تاوانی قورسەکان ڕوو لە ئیماندارن کاتێک ئەڵێ زینامەکە خیتابەکە بۆ ئیماندارە ئەڵێ دزیمەکە خیتابەکە بۆ ئیماندارە کەچی پێغەمبەر لە سونەتی خۆیان لە فەرمایشتەکانیان تەمیزی بینی مسلمان و ئیمانداری کردووە بۆچی تەمیزی کردووە بۆ ئەوەی تەفعیلی ئەو ئاکار و قیەم و بەها و سلوکانە بکرێ کە مشتەرەکاتی بینی ئینسانەکانە کە بریتە لەوەی ئینسان ئەبێ مسلمانەتی ئینسان بریتە لەوەی خەڵک لە دەست و زمان و لەو شتانی ئەمین بێ سەلامەت زۆر سپاس دکتۆر ئاشتی شێخانی سپۆڕی هیزری ئیسلامی کە ئەم پاشیوە میوانی ئێمە بووی ڕەمەزان پیرۆز بێ و زۆر بەخێر بێ ئینشاءالله هەموومان دەچینە بەهەشت خوای گەورە لە ئاخیرە دوجار خوای گەورە مرۆڤی بۆ بەهەشت دروست کردووە بۆ دۆزەخی دروست نەکردووە لەکوێ هاتووە ئەگەڕێتەوە بۆ ئەوێ إلا ئەوەی کە خۆی لا ئەدا ئێتر لەو پرەنسیپە و مەبادیانە لا ئەدا ئێتر ئەمە خۆی بەرپرسیار زۆر سپاس ئەگەر مناجات یان مەداحی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەر شەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانژی بە ئیمێلا pashiv@rudaw.net ژمارەی چاوەڕوانتانین لێبیاون ئەوانها دیت پێشبرکە مناجاتێ یانژی قەسیدەیەن کوردیە ئەمینە ژیل هێڤیا ڤیدیۆوانێ ژمەر بشینن gelek kes dipirsin dibê em çawa vîdya bişînin ê carê ji xwe me ji wer danî ser social media Rûdawê me baş şîrove kiriye hûn dikarin li social media Rûdawê vegerin em min û kak peyam me baş şîrove kiriye li mobaylê tomar bikin bi panî bigirin û bera piş we jî ne gewr bi ne spî bi û stranekê wilo ji dilê xwe bêjin ji qelb û reb bêjin û inşaallah serkeftînin زانم کی انشالله دەباتەوە شەوی آخر ئێمەش زۆر السلام عليكم يا الله بخيراتي قربان بەخێر بێ مامۆستا ئێمە بابەتێکی ترمان هەیە کە گرنگە لەم پاشیڤە شرۆڤەی بکەین گەنگەشەی بکەین قسەی لەسەر بکەین ئەمیش بریتە لەوەی کە ڕەمەزان هەمیشە مانجی خێر و بەرەکەت خەڵک لە ڕەمەزاندا زیاتر دەستی کراوەترە زیاتر خێر و خێرات دەکات
حتا ینی لە فەرمودەشدا هەیە پێغەمبەر دوروردی خوای لەسەر بێ وەک حەزرەتی عائیشە دایکی باوەڕداران بۆمان دەجێڕتەوە كان أجود ما يكون في رمضان زۆر ینی لە ڕەمەزاندا زیاد لە کاتەکانی تر سەخی بووە و خێری زیاتر بوو بەڵێ اینجا ئێمە میوانێکمان هەیە ئەو میوانە مامۆستا هاڕون ناجی لە دهۆکەوە تەشریفی هیناوە تو گەلێک بخێر هاتی مامۆستا یەکێکە لەوانەی کە ڕۆڵێکی باشی هەیە لە دهۆک لە کاری خێرخوازی هەڵبەت خەڵکانێکی زۆر هەن لە کوردستان کە کاری خێرخوازی دەکەن لە شارە جیاوازەکان مامۆستا هاڕون یەکێکە لەوانە مامۆستا هاڕون بەخێر بێ لە کێیەوە دەستت بە کاری خێرخوازی کردووە چۆن ئەم کارە دەکەی بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الدست بك بري برسباتا بدم دیگه کارت خیرخوازینه گلکت گرنگن که دنیا دا ام همی دی پیتویه که دو بین که کسش می تمام نینه و یه بیشتن از هوجه خلکی نابم او یه خلطه امام عمر دید کسی که دور کعبه زبرت و ادعاد کرد بیشتن یا ربی تو من هوجه کسی نگی گوتی اما دعاب که تو بمری چونکه گوتی سر دنیای هندی تا هبتن تو در هوجه خلکی لو اف بابتا گله که گرنگه و دست تاعت خوش بوی بابتی کارت خیرخوازی که گرنگی وان و کامچه و دست بگیریه دست بگی که بری دست کارت خیرخوازی بکنی مسئله و صا برفره و صا مازن لی بکن روژه که هست بری بچم خطبه بخینم همی گوانی في ساعت بری وقتی اصل مزگفت آمادت بم از چون سعی همه کسکیاتی جنسیت خو معاملات خو همی دانای نویره گویی تا خیره گویی بخودی از گله که محتاجم و ازت کری آدا و کچه من کچه که هی عمره وی 13 ساله چاوه که وی بزماره که وی که تیا جنگه گویی بجای که تو بمسر منبر گازی بکن گویی یا گازی کرنه ام گازی ناکن بس تو خوب داره که حتی پشتی خود به ولما عنوان ویژه ورگرد اصرابم ایک نقل سوشال میدیا دا من بحث رول هاری کاریه کرد که چند دا گرنگ هم هاریه کدو بکن و او بهایت خود تعالی دا مسئله 10-12 فایده کد که تو هاری کاریه بکن باشە مامۆستا هەژار ئێوە چۆن کەسانی هەژار دەدۆزنەوە و چۆن هاوکاریان دەکەن لە چ ڕێگێکەوە خەڵک بە ئێوە دەڵێ کە ئەم کەسانە بەڕاستی هەژارن و پێویستیان بە هاوکاریە کسان تجار بارا پتر او خوب پیوندی بمد کن و دم او پیوندی بمد کن ام دیف چون حالت واد کن که حالت واد چیه مثلا کسی که هی پیتوی نشتگریه یا کسی که هی کریدار و کریت کتی نسر کسی که هی نشتن ارزاقی با عیالت خوب پیدا بکد کسی که هی خانیوی باران یا تعداد تخار و ورزه زبستان گله کسا بوینه حتی گازت ناف مالت خدا نبوینه اوان پیوندی بمد کرد و ام مجیش نیکا دیفچونا بابتید کرد برکا جیران تو برکا حوال تو برکا خدا نشول تو ولی ما نهاش خواته گوت وقت راستی هنا كهات وتشيروكا تمام نكرلو مات بالا مو بلكي بينه راجي اي چلو بتالياي اوی کسی پشتی هم چونو ما ویدیو اک چکری ما بحث خیر تو کرو ما گوتی هنده کسی تیند ویتنم هاری کاریوان بکن بونمونه افرو که من حالتك وصادید 3-4 کسا که کردت ما یت اوروبا الحمدلله دست وان بو خیره گلکی درجه و گلکت مردن و گلکت خموید ویره هاتن پیوندی کر ایکی گوتی دیکامن یا مری یل ولات نرویج بو گوتی دیکامن یا مری مدویتن از خیره که بو دیکا خوب که من گل ویدیو بو یعنی تشتک دلم دابو من گل بو ایک نقل من پیوندی بتاگر کسی که دی هات گوتی بو مسیح مالا از ذکریا واده کسی که دی هات گوتی از کفالت ایتیما که یعنی همی پرکوی ویدیو جدرا پراغ هون کوم کن نجباوي جدراويش كويه جدراوي اجداف خير خازه يعني كومك خير خازه بونمونه اگر پروژه هات برسینگمه کسک پیتوی نشتگریه که نشتگریوی 3 میلیونه یا 5 میلیونه یا 10 میلیونه اف پروژه دیت دیار کردن و دی بوان کسا ایت دیار کردن بونمونه کسک تبرع دی که 100,000 ایک 200 دلار ایک دی بشتن نشتگری همی چلو خود گینن و چاوای خود گینو انا بلکی المت تماشات کنی یا گهدار فريقا نياصينه او مد نياصن
يعني ولا سوشيال ميديا بله. حضورتان هي جماري تلفون وشتان هي بله. اگر خلقك بيه بەڵێ منش ویستم ئەو بپرسم ئەو کەسانەی کە ئێوە ناناسن یاخود دەیانەوێت ئێوە هاوکاریان بکەن چۆن بیانەوێت بە ئێوە ڕابگەن بیانەوێت ئێوە هاوکاریان بکەن بارا پتر چەند پرۆژێمە ماستەر لێتێت یعنی ئەس پتر دیڤچوونێت کەم چەوە بوونمونە نوکەت ناف هەرێمە کوردستاندا گەلە کەسی تەین شولت خێرخوازیتکەن هەندێک جارە دی بێژمە وان کەسە کو ئەو کەسێ دەستی هەوەدا و گەلێکیت محتاجن بوومە 200 ناڤە و ئەوان 200 ناڤەش دەڤی وش دەڤی دێ مەجموعەک چێبت بجال بەلکی ئەوێت توژیت بێژیت نافواندا بن ئەگەر نە گەلێک جارە ئەم دیڤچوونێتکەین بوونمونە ڕەمەزانە دیام کو چوونەت ناف کۆڵانەدا و ناف ماڵەدا حتى گەلێک جارە شەڤێ ئەم چوین مە بەرێ خوب دەینە حالوانیە چەوەیە گەلە کەسام سەرهەل بووین سەیدا و گەلە کەسەژی ئەگەر ئەو بوومە نەکەن و ئەم دیڤچینەم نەبینین نوکە ینی وەقائیمەک هەیە چەند هەژار فەقیر دەفوە ناوێوانە هەیە ژمارەك الدەفتە هەیە الدەف مبخۆ 3000 پتر یلدەف من ئەف 3000 ژی بوونمونە مەنۆف نوێسین هەیامەکی بوونە 5000 تێپەڕین شوانجی 3000 مەژێ گرتن شوان 3000 ژی نزیکی 1000 کەسە هەمووت بێحاڵن يعني ما وصل جيك بجارة كرن ما وصل جيك جرتن زنجين كان الدفوة هنا مثلا قائمة قائمة زنجينة اگر تو بيو بري خوب ده كا چند کس هاری کاریت کن ام نشن وان دیار بکن چید بتن همه جاره که توی پروژه که خیرخوازید که کسک بید بیشتن از ده هاری کاریه کن بونمونه ام پریواتاتین ما او گودیت رمضان دا دست بی که رمضان وید بو 500 زارو که یت ایتیم و یت بحال و یت پیچه نبتن بو ججنی او بخو جلکاب کرن ام دو بو جلکا کرن ام یه زرا خود که اینو محسوباتت خود کرن پاره که مازن ده چتن مصطفى او مانجي رمضان بلانتنجيا بس اذا داخل ناخذ تمام بكم اس هاتم بريفا كاسا تليفون كير قوتي ديري الريها قوتي بيلوفت هر بين صادا قوتي ايدمن كش لسروي جاميل چليات انا نيفاكا فوري ايش ما فاكر يعني بيشتن يعني سيده وكي تبرعاته بونو منا كورتا اسوي كورتي ديدام اف ايكي او كاسا دشيت چتا فلان جي بخوج الكوبات بشتين جاز دچم ام دي سحبات صافي كين او جي يعني باراستي كارتاد نبري لا كارت نبره بس كارت نشانه خلكي هوكي ابيك ما مستبري دمامه خلاص تنج بو خلكي هوكي ينجبو كي بشرط ومرجع بروجيت ما خير خازي هندي ما كرين بونمونه بروجي دابشكرنا نفته و دابشكرنا ارزاخي و نشتغيريا اش هر جهه پیوندی ما بکتن مشیان هبن ام خوفي ربگینین الا ما خوفي رگاندی غاز ما يجهندي همي عرضه بجد شلون مثلا نفس المان بمسيحي سيدا بونو مناد بيجين ما 2000 دولكيت غازيتين اوان 2000 سرزاخو دوكي اكري شيلا دزي ودورو برا وهكا هفال مهاب الهوليريت رمضان شو دا مهبون سيه مال الفيريجي بس اوت حالي وكتي ما قلت يعني ما دوبشكر حتى بونكتي سبارت بسیارته که آیا اولدی این هارید کن آن هاری نکن بله اولدی هم هاری کاری آمد کن حتی قطابیه که بوی ازدی او نشیا خواندنا خود تمام بکرد ای پیوندی بمکر گوتی اسیت خینم و خواندنا ما قصتن فتن از قصته خوب بدم ما گوتی قصته تا چندن و کاتوش کی وی کاتو کی که تپیچید بتیان تپیچید ما بسیار دکتور توی گوتی فعلا نصایا همچون ما قصه دیدم پشتی اینکه گویی مدویب چما دوره انگلیزیه مگویی چند دوره انگلیزیه چتن گویی هند لیچت مگویی تو د انگلیزیه بو چه خینی گویی مدویت از پیش کفم مگویی مادام تدویت تو پیش کفی و تلفن برادره کی کر حال مسئله ونا گویی او کسا بلا بخیند مادام خواندن باشه سیدا موقفك مثلا ايكي هجار تو دي تبي قلك وضعي خراب بيوتو نشيا بهاري كارياوي بكيوتو قلك متاثر بوبي تشتك موقفك هزراته هي قالك جورا انتك شول دينا بر تشوفت ما دي دلما بيشتن وبي تشوفت ما جي روندكات كان بله پام کسی وصل دور برد خنا بینی کو عمل وی کسی بکینا خودن چونکی ام وکی پرین يعني كينو كبيرات موقفك ام وکی پرین سیدا بله بری هیفونیوا بری هیفونیوا حوالا که من تلفن کرد گویی سیدا حالو مسئله ونا کسی که هی عمریش 55 سالیه یه تپاری حکومت دیدی گله که مازن بو گویی وی دو که چتین او کرای و جنکوی جی یادان عمره
گوتی پار هەواڵە دوو غرفێت خۆنیەت بۆ چێکرین و گوتی بەس نوکە ئەوی زێرەڤۆنیت کرد سیکۆ زێڕەنگیرە گوتی پشتی اینکە ئێشێک بۆچێ بۆ کۆوەکی تاپکەکت نۆڤبەرە پێ مرۆڤی لە شێ مرۆڤیدا گوتی ئەو یا حەلیایی ئەم سەرچووکان بێژینە ساڵین یا vێرێژی گوتی ئەو یا حەلیایی پێویە کورد بی ئیدیاو ناشێتم ڕێڤە بچێتن ئەوەژی گوتێ پۆمۆدام وساام دە بخوستەکەینە زێرەڤۆنەکێدی همچون مساکر حالوی روندکی بچوفتی داد نخوار گویی اوه 6 هیوه اصیل سرف دوشه که خو کسی بسیار من نکریه اگر هی نهاد بانه گویی از دامرم مالاخ ما گویی بوده چه بکن مام گویی حالو مسئله ما و فصحات خو فحص اینان و نیشا دکتر دان و گویی علاج ویده ایت کردن بار که او نشته گریه کس نبوی هاری کاریه بکت مبدین کرد حتی هبوی نکو بین اوی دینی ادا بکن یا وینش تگیری بشتین که الحمدلله نو که پرایوت چه بری چند روز تلفن کردم بسیار مکره نمونتان زیاد بی و جی امیدی او کاملگاین زور سپاس بابا فیدیوان ده کو شوله تو صد بردام بن چیکی کسان دستکرد ناف مدا گلک زدنه بتن ام چوبت خوشوانه گیرین و پیت خوش هم برف مالت توان و بچین و دست خوب سرسر یتیما دابین نخوار و او کسی دست کرد ها و جشن هات گله کسی تین پیچنا به جلکه که جوام که تا برزارو کت خو اکو هم بیجینی ده بوتا کرین هر وکی اما هم هر اکش ما خوب دان تا جهوا من جلک نینن و اسی هاو جمع کسک بیشتا من از ده بوتا جلکا کرم ده چند کیفا مهد جواب بلال پیشتافت مهمی آبتن خود تعالی خیر هر کسی بمستن یدگل ما بجداریت کتن و خود تعالی درگیت خیر بهمی و کتن و خودش رمضان پیروز بی و بخیر خودش راضی ان شاء الله تا ئەم کاتە لەگەڵ ئێمە ماون هێشتا بڕگەی زۆر تایبەتمان ماوە یەک لەو بڕگانەی کە شەوانی پارشیف ئێمە گرنگێکی زۆری پێدەدەین ژنانی خاوەنکارە ئەو ژنانەی جێدەستیان دیارە لە کوردستان بۆ ئەم شەو میوانداری خات و چیمن فەیزۆڵامان کردووە سەرۆکی ڕێکخراوی ئەفرایە بۆ پەرەپێدان و هاوکاری مرۆیی بتایبەت منداڵان بێگومان زۆر بەخێر بێ خات و چیمەن ڕەمەزانت لێ پیرۆز بێ بەڕێزن زۆر سپاس ئێوەش هەروە لێوەش پیرۆز بێ ئینشاءڵڵا چۆن بوو بواری منداڵانت هەڵبژارد کاری تێدا بکە ئێمە کارێکی سەخت نییە ڕێکخراوی ئێمە سەرەتا کە دەستمان پێکرد هەوڵماندا چوارچێوەیەکی گەورەتر ئیش بکەین بەڵام لە دواتردا دوایەوە کە چەند چالاکیەکمان ئەنجامدا لە هەرێمی کوردستان دەستکاری هەندێک پەیڕەوی ڕێکخراومان کرد و بڕیاری سەرەکیماندا کە زیاتر لەسەر منداڵ ئیش بکەین کە ئەویش پێشینەی خۆی لە پشتە یەک لەوانە کە دەگەڕێتەوە بۆ من و هەندێک هۆکاری دیکەش چون من باوەڕم وایە کە ئەوەی کە دەتوانێت کۆمەلگایەک دروست بکە تەنها منداڵە دەتوانێت کۆمەلگایەکی باش دروست بکە بەڵام دەتوانین ئەگەر بتەوێ باسی بکەین کە چۆن بڕیارماندا تەواوی چاکار و چالاکیەکانمان ببینەوە بەرەو منداڵان دەتوانم ئاماژە بەوە بکەم کە یەک لە هۆکارە سەرەکیەکانی کە دەگەڕێتەوە بۆ خۆم وەکو سەرۆکی ڕێکخراو هەر لە منداڵیەوە بە هۆکاریەوەی کە ئیتر لە کاتی شەڕدا لەدایک بووین و هەندێک کێشەی مادی و داراییمان بۆ هاتە پێشێ بەو هۆکارە ئیتر ئەمن لە ناو قوتابخانە زۆرتر هاوکاری دەکرام لەلایەن کەسانێکەوە لەلایەن قوتابخانەوە لەلایەن هەندێک کەسایەتی معنەوی لەباری دارایی و هاوکاری دەکرام هەر لەو کاتەوە بڕیاری هاوکاری دەکرێت بڵێ تەبعاً ناڵم ئێمە لە کاتی شەڕ لەدایک بووین ئیتر خەڵک زۆرینەی خەڵک لە ناو کێشەی مادی و داراییدا بوو زۆرینەمان لە بنەماڵی هەژار بووین
ئیترەوە دەبوو هۆکاریەوەی کە قوتابخانەکان زۆرتر هاوکاری کەسانێکیان دەکرد کە لە بنەماڵەی هەژارن هەر ئەوە بوو بە نازانم فیدبەکێکی بە مندا هەر لە منداڵیەوە لە منداڵیەوە بیرم لەوە دەکردەوە کە ڕۆژێک ئەگەر گەورە بم ئەگەر بتوانم تواناییم هەبێ یەکەم شت کە دەیکەم حتمەن دەستگایەکی خێرخوازی دادنم بۆ ئەوەی کە بتوانم هاوکاری کەسانێک بکەم کە بەڕاستی ئێستا هەستت چۆنە کە هاوکاری ئەو منداڵانەکەی من پێم خۆشە باسیەوە بکەم لە ساڵی نەوەتەکان کاتێک خەڵکی ئێرە بەرەو ڕۆژهەڵات هاتن ئەمن 6 ساڵم بوو 6 بۆ 7 ساڵ تەمەنم بوو شاید دواتر بڕیاری ئەوەمدا چوم نێستا نەچوو بوومە قوتابخانە دەستم کرد بە ئیشکردن لەسەر تەوزیعکردن لەسەر کەسانێکی کە پێویستیان هەیە بەجددی باز دەکەم کاتێ ئاوارەکانی باشوور ڕوویان کردە هەرێمی ڕوویان کردە ڕۆژهەڵات من لە بیرمە 6 ساڵم بوو ئەلوە لە نزیکی ماڵەکەمان بوو لە تەمەنی 6 ساڵی دەچوم لەوێشتم کۆ دەکردەوە دەمبر لە ناو مزگەوت کە خەڵکەکە لەوێ بوو دابەشم دەکرد بەسەر خەڵکەکەدا هەست دەکەم شاید هەر لە منداڵیەوە لە بۆ ئەو شتە دروست کراوم هەست دەکەم هەر زۆر بە بچووکی بیرم لەوە کردوتەوە کە ڕۆحی گشتیم تێدا بێ ڕۆحی جەمعیم تێدا بێت تەنها بۆ خۆم نەژیم بەرپرسیارەتی کۆمەڵایەتیشم هەبێت من خۆم بە بەرپرس دەزانی بەنسبەت ئەو کەسانی کە لەوێ بوون ئەم دوو شتە بوو بە هۆکاریەوەی کە ئەمن ئیش بکەم لەسەرەوە ئێستا چی دەکەن بۆ منداڵان ینی ژمارەیەکت هەیە خزمەتگوزاریەکان چی دەکەن بۆ منداڵان کام جۆری منداڵ کاری لەسەر دەکەن درستە هەر بە ئەساسی ئەو بیرۆکەی کە بۆمان هات کە چۆن ئیش دەکەین من باوەڕم وایە کە منداڵ دەتوانێت بنتینەیەکی باش بێت بۆ دروستکردنی کۆمەڵگا هەر زۆرێک لە کار و چالاکیەکانمان بە تایبەت لە بواری خێرخوازی کە هەوڵ دەدەین ئیش بکەین منداڵ هاودەنگیم هەیە لەگەڵ هەندێک قوتابخانە منداڵەکان لەگەڵ خۆم دەبم چون بیر لەوە دەکەمەوەها من بە منداڵی فێری ئەو شتە بووم کە ببەخشم کە ئەوەم هەبێت منداڵان لەگەڵ خۆمان دەبم لەبەرەوە پرسیارەکە گرنگە بەڵام چەند منداڵ بۆ نمونە تا ئێستا چیت بۆیان کردووە لە ساڵی 2021 ئەگەر بمان هەوێ ئاماژە بکەین بەوەی کە چەندەمان ئیش کردووە چەندە کار و چالاکیمان بووە لە ساڵی 2021 هەوڵمان داوە بەگشتی منداڵەکان لە نەزەر بگرین ینی منداڵی یەتیم ئەو منداڵانی کە هەتیون بێدایکن یا بێباوکن منداڵێکی کە نەخۆشی تالاسمیای هەیە منداڵێکی کە ئۆتیزمی هەیە بە تایبەتی ساڵی 2021 زۆرتر ئیشمان لەسەر منداڵانی ئۆتیزم کرد باشە منداڵی ئۆتیزم چۆن دەستنیشان دەکەن بەوەی کەوە ڕێکخراوەکەتان هاوکاریان ئەمە زۆر گرنگە بەڵام من وەڵامی پرسیارەکەی خۆم وەرنەگری بە بۆرا ینی چونکە خەڵک بەلایەوە گرنگە بزانی چیمەنخان چی بۆ منداڵان کردووە ینی بۆ نمونە 10 منداڵی نەخۆشمان چارەسەر کردووە 20 منداڵی نەدارمان هەوڵمان داوە چیتان کردووە ئێمە بە کۆی گشتی لە بۆ هەموو جۆرە منداڵەکان لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە محافزەی هەرێمی کوردستان ئیشمان کردووە لە ساڵی 2021 ئەگەر بم هەوێ بە داتایەکی تقریبی محتەمل باز بکەم دەبێت بڵێم لە باری مادیەوە بەس بواری مادیەکە باز بکەم جودا لە هۆشیارکردنەوە پتر لە 2500 تا 3000 عائلە ئێمە هاوکاری مادیمان گەیاندووە بۆ ئەو زیاتر بۆ ئەو عائلانەی کە منداڵی هەتیویان هەیە دایکێکە کە منداڵی هەیە سێدانە منداڵی هەیە و باری دارایی ناتوانێت بباتە سەرێ هاوکاری مادیمان کردوون جودا ئەوە هاوکاری مادیە بەڵام جودا لەوەی کە هاوکاری مادیمان کردووە ئێمە زۆر پرۆژەی هۆشیارکردنەوەمان کردووە کە لەو پرۆژانەدا بۆ وێنە ئێمە لە قوتابخانەیە کە هاتوین پرۆژەی هیوامان کردووە پرۆژەی هیوا بریتی بووە لە هۆشیارکردنەوەی مامۆستاکان و قوتابیەکان هاوکات لەگەڵ ئەوەش ئەو قوتابخانەیە هەر منداڵێکی کە بوویەتی ئێمە هەوڵمانداوە بە هەدیە هاوکاریمان کردبێت جا هەدیەکە ئیتر شێوازەکانی دەگۆڕدرێ ئایا جلکوبەرکی قوتابخانەیە ئایا جانتایەکە کە پڕە لە هەموو ئەشیاکانی قوتابخانە ئایا هەر تایبەتمەندی منداڵی ئۆتیزم چیتان کردو ئێمە ساڵی 2021 نەتەنها بۆ ئۆتیزم بۆ تالاسمیە منداڵانی شێرپەنجەش هەر پرۆژەی زۆر باشمان کرد هەم لە باری مادی هەم لە باری دیکەشەوە بەڵام لە بۆ منداڵانی ئۆتیزم ئێمە هەوڵێکی جدیماندا لەسەر ئەوەی کە لە سنتەرەکانی کە لە ناو محافزەی هەولێردا هەیە زنجیرە کۆرسێک دابنین بۆ مامۆستاکانی کە لە ناو
ئەو شوێنانە لەناو ئەو سنتەرانە خەریکن پەروەردەی ئەو منداڵانە دەکەن و لەگەڵ ئەو منداڵانەی ئۆتیزمن و سەرڕای ئەوە هەندێک چالاکیمان دروست کرد کە لەودا فان بێت و دڵی منداڵەکانمان خۆش کرد و هەندێک گەیم یا یاریمان بۆ منداڵانە کڕی کە پێویستە منداڵێکی ئۆتیزم لە تەمەنی کەمدا حتمما بیبێت و دابینمان کرد بۆ ئەو سنتەرانی کە هەیە. خازو چیمن ئەو منداڵانە ئێوە چۆن دەستنیشان دەکەن بۆ نمونە منداڵێک کە پێویستی بە هاوکاری بە یاخود منداڵێک کە ئۆتیزمی هەبێ ئێوە چۆن دەیاندۆزنەوە و چۆن هاوکاریان دەکەن؟ درستە ئیتر هەر یەک لەوانە جیاوازە بۆ وێنە ئەگەر تۆ باس لە منداڵی ئۆتیزم بکەی ئێمە هەموو هاوکاریەکانمان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەردەگرین یا ئەوەی کە ئەوانەی کە لەناو محافزەی هەولێرن زۆرینە دەزانن کە ئێمە ئیش دەکەین ڕقەمی من یا فەیسبووکی من یا هاوکارانی من بۆ خۆیان تەلەفۆنمان بۆ دەکەن کە ئێمە کێشەیەکمان هەیە لە باری پەروەردەی لە بۆ منداڵەکەمان یا ئەوەی کە ناتوانین لە باری مادیەوە منداڵەکەمان بنێرینە سنتەرێک بۆەوەی کە لە تەمەنی کەمەوە فێری ئەوە ببێت پەروەردە بکرێت بێتە ناو کۆمەڵگەوە. باشەوەتە هەر کەسێک کە ئێستا ئەم پرۆگرامە ئەبینێت و منداڵەکەی بەڕاستی هەڵگری ئۆتیزم و پێویستی بەوەیە کە هاوکاری بکرێ چۆن بتوانێت پەیوەندی بە ئێوەوە بکە؟ ئێمە دەتوانن یەکەم ئەوەی کە سەردانی سنتەری ئۆتیزم یەکدانەی حکومیمان هەیە لەوێ بکرێت چون ئێمە ناونیشانمان لەوێ هەیە وەڕامان گەیاندووە بەڕاستی ئەو ئایلانێک کە کێشەی مادیان هەیە بۆ گەیاندنی منداڵەکانیان بە سنتەرەکانی ئۆتیزم ئێمە بە هەموو شێوازێک هاوکاریان دەکەین جات چ لە باری مادی بێت لە بواری ڕاهێنان بێ ئێمە بەرنامەمان هەیە لە مانگی حوتەوە لە هەموو منتەقەکانی محافزەی هەولێر کۆرس دەکەینەوە بۆ دایکانێکی کە منداڵی ئۆتیزمیان هەیە چون من بەڕەئی خۆمە بەپێی تەجروبەیەکی کە لەم چەند ساڵە لەگەڵ منداڵانی ئۆتیزم بوومە من باوەڕم وایە سەرەتا دەبێت دایکێکی ئۆتیزم ڕاهێنانی پێ بکردرێت تا دوایی منداڵەکە ڕاهێنانی پێ بکردرێت چون بەداخەوە ئێمە من بۆ خۆم چەندین حاڵەتی ناخۆش و هەستیارم هەیە لە ناو هەولێر بۆ وێنە لە مامزاوە حاڵەتم هەیە کە منداڵەکەی گەورە بووە ئۆتیزم گەورە بووە نەیتوانیوە و نەیزانیوە ناتوانین بڵین نەیتوانیوە نەیزانیوە هۆشیار نەبووە لەسەر جۆری معاملەکردن لەگەڵ منداڵی ئۆتیزم منداڵ گەورە بووە حاڵەتەکانی چون ئەها منداڵی ئۆتیزم تایبەتمەندی خۆی هەیە ئەگەر بەو شێوە تایبەتە لەگەڵی هەڵسوکەوت نەکەی ئەگەری هەیە تووشی نەخۆشیهای دیکە بێت یعنی تووشی نەخۆشی زۆر حاتر دەبێت. زۆر باشە ئەمە گرنگە کاتمان نەما بەس ئامارەکەی لەوەی کەوا چەند منداڵی ئۆتیزمان هەیە لە کوردستان؟ دقیق نازانم بەڵام ئێستا لە سنتەرەکان لە 13 سنتەری کە هەیە لە محافزەی هەولێر 496 حەز دەکەم 496 منداڵ خەریکی ڕاهێنانن لە ناو سنتەرەکانی ئەهلی وغیر ئەهلی چون ئێمە یەک دانەی دوودانە خۆبەخشیمان هەیە یەک حکمیمان هەیە و دەدانە ئەهلیمان هەیە کە ئەمە بەڕاستی جێی گرنگی پێدانە کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وە لایەنی پەیوەندیدار هەستن بەوەی کە سنتەر دابین بکەن چون بەداخەوە زۆرینەی منداڵانی ئۆتیزم لە ئایلەی هەژارن ئەمە کێشەی ئێمەیە بەڕاستی پێویستە بەڵێ زۆریش گرانە بەداخەوە زۆر گرانە زۆری بنەماڵەکان یانتوانێت بەڵام ئێمە دەتوانین لێرە چ بکەین وەکو ڕێکخراو ئێرکی ئێمە وەکو ڕێکخراوچیە ئێمە دەتوانین ئەو پەیامەی کە پێویستە لە سنتەرەکان کە دەگا بە دایکەکان ئەم پەیامە بگەینین بە دایکەکان بە چ شێوازێ ئێمە بەرنامەمان هەیە جا لەگەڵ هەر یەک لە ئۆرگانەکان کە لە هەر جێ بێ سنتەری لاوان بێ نازام ناوچە بێ هەر جێگایەک بێ هەوڵ دەدەین لە مانگی حەوت تەواوی ئەو زانیارانی پێویستە دایکێکی ئۆتیزم بیزانێ بەرامبەر بە منداڵەکەی جا هۆشیاری بێ جا پەروەردەیی بێ ئێمە بیگەێنین بەوان بەوەی کە لانی کەمبارێکمان سوک کرد بێ لەسەر ئەوانە إيجار مهاتن دما برجيا ريفيو
میوانی ما دوی جارد کساتیک شخوا بناوی آیدن اسکان هم هنرمند و هم استان یا اسکان ئۆستان واتە نیشتیمان کوردستان هندستان باشە ناوەکە هوەریە یاخود ناوی ڕاستەقینی لە ئێستا ئایدنم بەخێر بێ خۆشحاڵین کە لەم پاشیڤە لەگەڵمانە سپاس ڕەمەزانتان پیرۆز بێت پێیان شخوا هوەرمەند هەم میوانی زۆر سپاس بۆ تۆ عەزیزم ئۆستان ناوی هوەریە یان ئایدن ناوێکی جیهانیە بەڵام بەهۆی جوگرافیایی کوردستانەوانێ زیاتر هەستەکەین تورکیە بەڵام خۆی لە ڕاستیە ناوێکی جیهانیە چەندین شێوەکاری کەنەدی و ئەڵمانیش هەر بە ناوی ئایدنەوەیە ئۆستانی ژواتە نیشتیمانم بە چ زمانێک مازەرلاند ئەتوانین بڵێن لە پێرسا لە ئێرانە زۆر بەکاردێت لەقەبی ئۆستان هەیە پەیام ناوی ئۆستان فارسیژی لە ئیرانژ ئۆستان فارسیە ئۆستان یعنی پارێزگا هەر بۆیە ئەگەر جنابەت لە ئەسڵ خەڵکی کوێی کاکە من لە ئەسڵا خەڵکی سلێمانی سلێمانی بەڵێ زۆر سپاستانە سپاس بۆ بەڕێز ڕۆژلاتی بە باش ئۆستان وتبژال خەڵکە ڕۆژهەڵات بێت پرۆژایەتەی هوەری چییە؟ پرۆژەی هوەری من لە ئێستادا بەرچەند ڕۆژێک پێش ئێستا 26 مانگ ئەلبومێکم بڵاو کردەوە بە ناوی لەبیر ناکرێ یعنی ئالبومی موسیقی نایش بیرکردن ژیان قەت لەبیر ناکرێ ڕابردوو بەشێکە لە ئێمە بۆیە هەمومان پێویستە شانازی پێم بە ڕابردووی خۆمانەوە ئالبومی موسیقی کاکایدین بەڵێ یعنی جنابەت گۆرانی میژ یا بەڵێ یا موسیقا نەخێرکاری گۆرانی یەکەم پێشتر لە تەلەڤیزیۆنی جەنابتان تونجارێک چاوپێکەوتنم کردووە بەڵام بەهۆی ئیشوکارەکان پێم وایە ئەوە ئەلبومەکەتە لەگەڵ لە خۆتی نەیتت بەڵێ باسێکی ئەو ئەلبومەمان بۆ بکات تراکەکانی چین دکتۆر ئەمە دەڵێ خەونی 25 ساڵی بووە ئەمەی کە دەڵێن لەبیر ناکرێ ئەجا پێمان خۆشە بەمان باس بکەیت بۆچی خەونی 25 ساڵت بووە و لەو کاتەوە تا ئێستا نەتوانی و بەدیبێنی هەتا ئەم ساڵ کە ئەلبومەکەت بەرەم پێم وایە هەموو مرۆڤێک لەو تەمەنەوە کە بیر لە ژیان نەکاتوانێ پێویستە خەونێکی هەبێت چونکە ژیان دروست بووە بۆ ئەوی هەر کەسە ئەو ئارەزوومەندەی کە هەمانە لە هەر بوارێکا بێت وەرزشیە هوەری هەرچیەکە گرنگەوەیە لە ژیانە تۆ هەدەفێکت هەبێت منە لە تەمەنی 7 ساڵی و موزیکم خوێنووە کاتێکە لە کوردستان بووم یەکەمین کاری هوەریم گەڕێتەوە بە ساڵی 1998 پاشان کوردستانم بەجێهێشت لەو کاتەوە هەرە و خواستەم هەبووە کە ببمە خاوەنی ئەلبومی خۆم سپاس بۆخوا ئێستا کە خاوەنی ئەلبومی خۆتی ئەو ئەلبومەت باسی چی دەکە تێکستەکانی چێە ئەگەرەکەشم بیت من بانوخان سپاس باسێکیمان بۆی بکە فەرشەکەتان خۆشی لەسرە نسراوە ئەلبومەکەی من تا ئێستا لە هوەری کوردیە شتیوان نەکراوە بۆ یەکەم جارە لە هوەری کوردیە ئەلبومێک لەو جۆرە دروست کرێ چەند هۆکارێکیش ئەلبومەکەمان لە چەند وڵاتێکی جیاواز دروست کردووە نەک هەر لە کوردستان لە ئیسپانیا لە ئێران لە تورکیا لە یۆنان جیاوازیەکەی لە چێ تۆ دەڵێت تا ئێستا شتیوانە کراوە لە جیاوازیەکان زۆرن بۆ نمونە بەسیترین شت ئەلبومەکەی من لە 9 تراک پێک هاتووە هەموو تراکێک ناونیشانێکی هەیە هەر 9 تراکەکە ناونیشانەکەی بۆتە شعرێک کامە هیچ هونەرمەندێ کردووە پاشان دلیلێکم دروست کردووە لە جیاتیەوەی شعرەکان بنووسمەوانێ من چیرۆکی هەریەک لە شعرەکانم نووسیوەتەوە بۆ ئەم گۆرانیەم وتووە بۆ ئاوازم بۆ داناوە بۆ ئەم تێکستە تێکستەکانیشی خۆتە هەندێکی خۆمە هەندێکی تێکەڵگەش کراوە بەڵام زۆرینەی تێکستەکان لە سەرویستی خۆم نووسراوە چکە من پێم وایە هەموو هونەرمەندێک هەتا تەنزیمی موسیقیەکە لەکێ کاکە تەنزیم موسیقی زۆربەی کارەکانی لەلایەن کاک ڕێبازەوە بۆ کراوە لە کوردستان بەڵام ئەوەی لای من گرنگ بووە
مەبەستیەوە نەبوو بڵێن لە ستودیۆکانی کوردستانە ئیشان ناکرێت بەڵام گەڕاوم بزانم چ وڵاتێک چ کەسێک توانای ئەوەی هەیە ناوەرۆکی پەیامی گۆرانیەکە چییە دەتەوێت چی بە وەرگرانت بڵێ کە لەبێت نۆتراکە نۆ چیرۆکی لە پشتەوەیە کە خوێنتەوانێت تێگەی اینجا دەڵێن لە ماوە کورتەی جەنابتان لە من ناتوانم پەیامی سەرەکی بۆ پەیامی سەرەکی بە شێوەیەکی گشتی هەموو هونەرمەندێک هەموو کەسێک وەک پێشتر باس بکە خەوێکی هەیە خەونێکی هەیە ئەوەی من ئەو خەونەیە هاتۆتە دی بتوانم لە ڕێگەی ئەم ئەلبومەوانێ هاوکاری بگەێنم جا لە چەند وڵات کاکە ئەوە بڵاو کراوەتەوە لە وڵاتەکەی خۆتەکە ئێست کوردستان کوردستان من کوردم لە کوردستان بڵاو یەکەمەوە لە وڵاتەکانی دیکە پێویست ناکات پێویست ناکات پیشەوەی چاپ کوردستان بەسە بەس ڕێگەم پێ با بۆت شیکەمەوەوانێ ئەلبومەکە ئێوە پێتاوتم جیاوازەکەی چییە با من بۆتان شیکەمەوە جیاوازی پیشەوەی تێبەلا بکە جیاوازیەکەی بەدەر لەوەی کە وەک پێشتر پێم وتی لە نۆتراکەکە جیاوازی هەیە کە هیچ هونەرمەندێ نەیکردەوە و چیرۆکەکانی و کۆدێکی کوواڕیشم لەسەر ئەلبومەکە داناوە بۆی خەڵک بەبێ بەرامبەر بیکە لە هەمووی گرنگترەوەیە لە ڕێگەی ئەلبومەکەەوە توانیمە هاوکاریە کۆکەمەوە بۆ مناڵانی حەزناکەی ئەو دەنگی جنابەتە ئەو نۆتراکە ئەو ئالبومە وڵاتانی دیکە گوێن لێ بگرن پێم وایە ئاپێ ڕاستگۆبین لەگەڵ خۆمانە هونەری کوردی هەر لە لای خۆمانە نەگەیشتۆتە هیچ وڵاتێکی تر بگرە هونەری وڵاتانی ترمان هێناوە بۆ ئێرە و تێکەڵکێشمان کردەوە بە خراپی بەکاریشمان ئەمە ڕاستیەکە یەکێکی تر کە زۆر زۆر گرنگە بزان من یەکێک لە تراکەکانم دوێتێکی ئیسپانی و کوردیە خۆم شاری ئیسپانیەکەشم نووسیوە کاکە من بە جوابی ئەو وەڵامتە بدەمەوە ئێمە بۆ ئەوەڵین جار لەگەڵی برای بە ڕێزم سامی یوسف بۆ ئەوەڵین جار ینی لە تاریخی موسیقی کوردی لە تاریخی موسیقی کوردی بۆ ئەوەڵین جار شعری و کوردی شعر و موسیقی کوردی ئەویش لە مەتحی حەزەتی ڕەسوولیەکان سڵ سەلەم یا ڕەسوڵە یاشای مەدینە ئێمە لەگەڵ برای بە ڕێزم سامی یوسف پێکەوە ینی دووبارەمان خوێندەوە ئەوە جیهانی بوو ینی 350 میلیۆن نەفەر تایسە بینەری بووە لە سەراسەری دنیا یعنی ئەگەر ئەو ئاهەنگە سامی یوسف بە گوێ سامی یوسف نەگەیشتووە و ئێمە پێکەوە دیسان نەمان خوێندەوە ئەو ئاهەنگە بە گوێ نەگەیشت ینی ئەو 350 میلیۆن ئاگەیان نەبوو من یەکێک کاری سیاسی میلیۆنە با باسی کاری دیکەت بکەین کارە ئێستا خەریکی ئەوەی گرنگە لای من ئەوە بگەێنم کە بتوانین هەر یەک مرۆڤێکمان لە ئاستی خۆیەوە جا هونەرمەندە شاعیرە سیاسیە وەرزشوانە بتوانێت هاوکاریەک بگەێنێ بە کەسانی تر ئەم هاوکاریە چۆن کۆ دەکەیتەوە ینی کەسێک ئەلبومەکە بکڕێن نرخەکەی بۆ خەڵکی بۆ مناڵی بێسەر فەرشتە بەڵێ دووشتم کرد یەکەمیان لە ڕۆژی ئەڤێنتەکەیە چەند کەسانێکم داوت کرد بوو هەموو ئەو کەسانە هاتن کە ئەلبومەکەیان برد لەسەر ویستی خۆیان دیارەکیاندانا پاشان ئەلبومەکانمان کڕیەوە خۆمان بۆی یەکجار بتوانین ئەو هاوکاریان پێ بگەێنین و لە چەند لایەک تریشە هەڵم داوە هاوکاریان بۆ کۆبکەمەوانێ ڕوونەمایت بۆ داناوە ڕوونەمای زەنج ینی ئەفتتاح ینی ڕوونەمایی مەراسم بەڵێ بەڵێ باسی کرد بەڵێ ئێڤنت ئێمە لێرە ئێستا دەڵێن ئیڤنت چه کاتێک ئەوە مەراسمەتانە بووە تەلەڤیزیۆنی ڕوودا و لەوێ بوو 26 مانگ پێش لەگەڵ بانوخانی بەرنامەم لەگەڵا کردووە لەگەڵ بانوخانە ئەم بیرۆکەیەک زۆر گرنگە هونەرمەند بتوانانی لە پاڵ کارە هونەریەکەی کاری خێرخوازیش بکە من پێم وایە نەک هونەرمەندێک ئەمە ئەرکی سەرشانی هەموو بە دڵنیاییەوە بەڵام هونەر لە وڵاتانی دیکە زۆر گرنگە بەڕاستی بەڵێ بە تایبەتر ئێمە لە ڕەمەزانی چین مانجی خێر و بەرەکەت و خۆشیە دەیامەت چێ بە هونەرمەندەکانی تریش بیر لە کارێکی وا بکەنەوە هونەرمەندانی تر هەستەکەم هونەرمەندان و هەموو کەسێک جا ئەگەر بێژەریش بێ وەک جەنابێت پێم وایە هاوکاریکردن شتێکی باشە بۆ هەموو کەسێ
جا بە هەر جۆرێک کاکە تەنها مادی پرسیارێکم بێت هەیە لە جنابەت ینی ئەگەر زۆر قورس نەبێت چونکە نەکردەوە بەڕاستی سلەیمانیەوە هات نا قرس نییە ئینشاءالله زۆر سپاس بە خێر بەی ماندوو سپاس دەکەم. پرسیارێکم هەیە لە جنابەت ینی هەر گۆرانی مێژێک هەر هونەرمەندێک پەیامێکی هەیە ینی پەیامێکی هەیە وەکو چی؟ ئیشە من پەیامی تەسەوف و عرفانم هەیە ناویژی پەیام پەیام ناویش پەیامە مەسەلەن سامی یوسف پەیامی ئاینی هەیە بەڵێ شەجەریان پەیامێکی هەیە ئومل کورسون پەیامێک هەیە پەیامی جنابەت چییە؟ پەیامی من لە ڕووی هونەریەوە لە ڕووی ژیانەوە نەنە هونەری لە ڕووی هونەری. ئێمە ژیانیەوە ژیانی خۆتە کاکە لە ڕووی هونەریەوانێ دووشتم هەیە یەکەمیان ئەو هونەری کایکەم خۆمی پێڕازیکەم و دڵی خۆمی بۆ خەڵکی بۆ خەڵک ئەمە یەکەم دوو بۆ خەڵک هیوادارم هەر کەسی گوێی لێگرێ لی تێبگات ئەوی لای من گرنگە لەو گۆرانی شعرانەیە تێگەیشتنە لی تێبگات نەوە تی دەگات پەیامەکە چییە؟ مرج نییە هەموو کەسێک لەو ینی پەیامەکە گۆرانی خۆشەویستیە، پەیامەکە سۆزداریە. بەیامی من لە ڕێگەی گۆرانیوانێ ئەو هەست و سۆزێکە هەمە دەری بڕم بۆیە حەشم کرد ئەوە پێ بڵم چکە هەندێک هونەرمەند هەیە لەوانێ خۆشت بزانیت نازام کاری جەنابێت چێ بەڕاستی وڵام من گۆرانی مێژم هەندێک کەسێ لە شعرەکەی خۆشی پێ ناگات کاتێکە کە هینەکاڵێت تۆ بۆ پێیکان نوێنەری کاربڕێکەری حکوومەتی هەرێمی کاربڕێکەری نوێنەتی حکوومەتی هەرێمی لە ئیسپانیا لە وڵاتی ئیسپانیا لەوێ چۆن کار دەکەی پەیامێکی ئێرە دەگەینە خەڵکی ئیسپانیا پردێکی پەیوەندی دروست دەکەی من وەکو کاربڕەکەی نوێنەتی حکوومەتی هەرێمی کوردستان سەرتا سپاسی حکوومەتەکەم کام متمانەی بە من بەخشیوە زیاتر لە 8 ساڵ بۆ 9 ساڵە کارەکەم لە نوێنەرایەتی ئێمە وەکو پردێک کارەکەین لە نێوان هەردوو وڵاتە لە ڕووی سیاسیەوە ئابووری زانستی خێرخوازیەوە کار دەکەین ئەرکی من وەک هەموو تاکێکی کورد ئەوەیە بتوانین کوردستانی ئازیز لە هەموو بوارەکانە بەرەو پێشبەرین چکە هەستەکەم کوردستان و وڵاتانی چواردۆریشمان هیچمان شتێکەوتۆمان کەمتر نییە تا بکەین ناو ئاستە ئەمە بە ئەرکێکی سەرشانی خۆمەزانم کە لە کوردستانە لە ئیسپانیا ئیکەم ڕۆژانە کاری منە سەرکەوتوبی کارێکی گرنگە زۆر کۆنسرتت بووە کاکە ئایدین جناب لە وڵاتانی دیکە تا کۆنسرتت بووە من پێم وایە هونەرمەند پێویست ناکە بە کۆنسێر بەناوبانگ بێ یا بە ڤیوەر قبول نییە کاکە من بەڕاستی دڵێم ینی چی ئەمە لە 35 وڵاتی دنیا بەسەمەتێگەیشتنی تۆیە من لە ئیسپانیا هەرچی من قسە دەکەم جناب دەڵێن نا وانە 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 ئاخرە زانی بۆچی کاکە هونەرمەند ئەبێ بگەڕی بیناستن ئەمە تێگەیشت ببوورە ئەمە کاری تێگەیشت پرسیارێک هۆکاری ناسین جناب هەر لە کوردستان ڕاوەستە کەس نادناسێ لە کوردستان خەڵک نەیناسی ئەمەش ناسین لای تۆ چییە ناریزەناب پەیام بەخوا پێم نەمایە ناسین لای تۆ چییە پەیامی کاک پەیام ئەوەیە کە تۆ خۆت براسێری بە وڵاتانی دیکەش بێگومان نەماوە کاکایدن ڕاوەستە برای پارشەویش بکەن تا چاوەگیر لە کارگرین من 26 ساڵە ئیشی هونەری دەکەم بەخۆشی بێ و 11 دانە ئالبوم هەیە سێ دانە ئالبوم فقط لەگەڵ گروپی کامکارەکان هەیە و دکتۆرای هونەری چوو یعنی مەختای دکتۆرای هونەرم من قسە دەکەم لە سەطحی دکتۆرا دەرەکەم ئەوەیە کە تۆ خۆت بناسێنی بە وڵاتانی دیکەش بێگومان سپاسی بۆ تەشی خۆشتان هەبێت زۆر سپاس ئەزیز هەر لە خۆشییا بن بەڕاست کە لە سلێمانیەوە هاتی بۆ ئێرە سپاسان زۆر زۆر سپاس سەرکەوتوبی کارەکانت گرنگە هەر هونەرمەندێک دیدێکی خۆی هەیە بۆ ژیان سەرکەوتوبی لە کارەکانت پەیامی عەزیزی ئێمە کاتی ئەومان هەیە کە گوێ لە تۆ ڕابگرین کاکە ئایدی شاد حەزلی لەوێ چون وڵای
يعني ببوري من جناب لا ناس يكم جلاب استعمل لا باشي هردوك يكترتان ناسي وخلتيش زيادة ناسي من يعرف خلق برشة وغيب قلت سباس سكتني ما شاء الله زور بخير زۆر بەخێر اما بۆ بێ. ئێمە زۆر سپاس باسی ومان بۆ بکە ئێستا چیمان پێشکەش دەکەی پەیامی بەخوا ئیستا ئاهەنگی گیانە بەسیەتی گیانە بەسیەتی ئەری وەڵڵا ئەری وەڵڵا دەمانەوێت ئێمە ئیستا کاکە دکتۆر ئێمە ئیستا لە ئێران ڕۆژهەڵات یعنی چۆن چەند جاریش لە هەولێر کۆنسەرتم بووە بۆ چه کەسانی بۆ چه ئەفرادێ بۆ چه کۆنسەرتانی واقعاً بە تایبەتم بووە من تەلەڤیزیۆنی ڕوودا و بە منی وەتووە ئەمن بە فەخر و شانازی هاتووەتە بۆ ئێران نه بۆ ئەوەی کە خەڵکێکە زۆرتر من لەگەڵ خەڵکەکە ارتباطم بێ ئەگەر من لە ئێران دانیشم بڵم کاکە هەموو من دەلاسن و نەوەڵا من نایم و ناڕۆم و کەس نامەوە فکری باش گوێمان لەو مناتاتە ئێستا کاک پەیام ئەوەی کە بۆت ئامادە کردوین ئەم شەو بفەرموو.
وتوقت من دلعي نتوي دارون دار نليلي مويوهاي ولاي مجنون داي ولاي مجنون داي يا نبسياتي هاي تخوى بسياتي درد ميناتي هاي تخوى بسياتي زركيشة حجري درون جبل جبل كوي بيستون أي خدا لم أقر برانا 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 يرب بيتو مالم ويرانا 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 من كوراي أسنقراي مقر من كوراي أسنقراي هر ساعتي أقرب عالم بردي لقيالي أي خدا لم أقر برانا 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 يرب بيتو معلم ويرانا 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 شوان خوت ما بأغيار شوان خوت ما بأغيار
ويرانا يرب بيتو مالم ويرانا 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 ويكون بوسام إيرام الليل وليل ويكون بوسام جوان نوارين ولا يدوسام أي خدا لم آخر برانا 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 يرب بيتو مالم ويرانا 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 دستي مجوانا به هفي دارن قو رمضان خيري به روجا دواج روجا رمضان شخوا كيم زيدل لباجاري هوليري لقلعه هوليري سلاوي مجوار هنو بمين تخشيد حياة سبب خاطري شاف